کاکتۆر ئەبەس زۆر بەخێر بێ دووبارە داوا لێبوردنەکەین بۆ کێشە تەکنیکیە بەڕامبەڕاستی خەڵکێکی زۆریش لەسەر هێڵە دەمانێت زۆربیان وەربگرین. وێبیناری 129مینە وەک دەزانن کە هەر جارەی لەسەر تەوەرێک و لەسەر بابەتێک و لەلایەن کەسێکی پسپۆرۆ پێشکەش دەکرێت. ئەمڕۆ ئەو وێبینارە زۆر زۆر گرنگە چونکە پرسیارێکی زۆرمان ئاراستە کراوە و ئاراستە دەکرێت بە بەردەوامی دەربارەی ڕۆڵی ژیری دەستکرد لە توێژینەوەی ئەکادیمی و هەروە داهاتووی توێژینەوەی ئەکادیمی لە سەردەمی ژیری دەستکرددا دەبێت چی بێ. باشترین کەسیش بۆی باسی ئەو بابەتە بکە بەڕێز کاک دکتۆر عەباس بورهان قادرە کە پرۆفیسۆرە لە زانکۆی سەلاحەدین، هەروەها کەسێکی دیارە پسپۆڕەکەی فیزیۆلۆجیای گەردیلەیە لە زانکۆی سەلاحەدین، جگە لە بڕوانامەی دکتۆرای پۆست دکتۆراشی هەیە لە پەیمانگای بەناوبانجی کارۆلینسکا لە سوید کە ئەوەی خەڵاتی نۆبل دەدا. زیاتر لە 60 توێژینەوەی بڵاوکراوەی هەیە لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بڵاوکراونەتەوە کە تا ئێستا 2280 سایتیشنی هەیە کە ئێجندێکسەکەی 24 ئەوە ژمارەیەکی زۆرە. ئەمەش کاریگەری توێژینەوەکانی دەفاتە ڕوو بەڕاستی لەم بوارەدا. لە دەرەوەی توێژینەوە سەرەتاییەکانی دەربارەی بنەمای گەردیلەیی شێرپەنجە دکتۆر عەباس بۆ خۆشی زۆر پابندە بە پەرەپێدانی لایەنی پێداگۆژی، هەروە وەکو مامۆستایەک یەکەم وەجبەی ڕاهێنەرانی پێداگۆژی لە وڵاتی فینلەندا بەردەوام لە مۆدلەکانی توێژینەوە و پەرەپێدانی خولەکانی توێژینەوە خوێندنی باڵادا دەستێکی باڵای هەبوو و خزمەتی کردووە. جگە لەوانش سەرنووسەری گۆڤاری بایۆمێت تارگێت جێرنەڵە، هەروە سەرنووسەری هاوبەشە لە گۆڤاری زانکۆ of Pure and Applied Sciences کە لە سکۆپەسە، هەروە دەستەی نووسەرانە لە BMC کانسەر کە گۆڤارێکی زۆر بەنێوبانجی نێودەوڵەتیە. جگە لەوەش چەندین پۆستی کارجێڕی تری هەبووە کە ڕەنگە پێویست نەکا باز بکەین، زیاتر حەز لە لایەنی توێژینەوە دەکا. کاک دکتۆر ئێستا کاتەکە بۆ جەنابتە، دەتوانی مایکەکە بکەیەوە و سلایدەکانیشت دیارە بفەرمون. دەستەکان خۆشبی. زۆر سوپاس دکتۆری مداجان، زۆر سوپاس. هەموو جارێ وەکو ئەکادیمیا وەکو خۆت کە سیقە بە من دەکەی و بانگێشتم دەکەی مەمنونم. مامۆستایان بەڕێزان هەر کەسە کە بەشدارە، سەلام عەلەیکوم، شەوتان باش. ئەمن زۆر خۆشحاڵم بەشەکی زۆرتان پێکەوە لە پێداگۆجی پێکەوە بووینە، بەشەکی دیکە هەمووی هاوکارین و لە چەندین جێ پێکەوە ئیشمان کردیە. شانازیە کە بتوانم ئەو شۆکە شتێک دەربارەی ژیری دەستکرد و گەیشتە چێندەر لە بەکارهێنانی لە بۆ توێژینەوەی زانستی. تەمان پێش ئەوەی ئەمن دەست پێ بکەم، ئەمە وەکو لێرە پرزێنتەرین، زۆر جاران لە کۆتاییەکەی کە مناقەشە دەکردرێت دەربارەی ئەو بابەتەی هەندێک کەس هەیە با بڵێن وا تێدەگا کە نەما ئەمن وەکو ڕێکلامێک لە بۆ ئیشەکەی دەکەم. نەخێر، ئەمە پرزێنتەرین وەکو ڕێی خۆمان لە لایەک دادنین و ئەو بابەتەی کە هەشە کە پێشکەشی دەکەین لە لایەکی دیکەی دادنین. بەڵام ئەوەی کە هەدەفی منە ئینشاءڵڵا کە دەبینم ئەو شۆکە نزیکەی 300 کەس لەو سیمینارە بەشدارە بتوانم شتێکی وا بکەم کە هەمووتان سوودی لێ ببینن لەو ماوەی کە سەعاتەکە بەخۆی سەعات و نیوەک دانرایە. ئینشاءڵڵا من لە سەعاتێکی تەواوی دەکەم، باقیەکەی دیکەی ئەگەر هەر کەسێک پرسیارە گیان ڕوونکردنەوە چێبیان شتێکی دیکەمان فێر بکە ئەمە مەمنونی دەبین. یەکەم شت کە ئەمن دەست پێ دەکەم بەوەی دەست پێ دەکەم کە جوانترین کۆت یعنی وتا دەربارەی AI کە ئێستا یعنی هەموو بەشێکی داگیر کردیە، بەڵام ئەوەی کە هەیە دەڵێتن ژیری دەستکرد جێگەی مرۆڤ ناگرتەوە، ئەوە هیچ گومانی تێدا نییە. بەڵام ئەو کەسانەی کە ژیری دەستکرد بەکاردەهێنن جێگەی ئەو کەسانە دەگرنەوە کەوا ژیری دەستکرد بەکارناینن. طبعاً ئەو قسەیە لەلایەن یەکێکەوە کردرایە کە پێشتر سەرۆکی دەستەی جێبەجێکاری IBM بووە، واتە دنیا هەمووی بەرەوەی تیزاهی دەڕوا کە لە هەموو شتێکی AI بەکاربهێنرێ. توێژینەوەی زانستیش بابەتەکە لەو بابەتانەی کەوا AI خۆی خزاندیتە ناوێ و لە هیچ شتێکی نمایە با بڵێن تووڵەکی لە بۆ دانەندرابی. ئەمن ئەو شۆکە بە کورتی قۆناغ بە قۆناغی ئەنجامدانی توێژینەوەی زانستی باز دەکەم
لەگەر هەر قۆناغێکیش ئەی ئایتۆڵێکی لە بۆ دروست کردرایە ئینشاءڵڵا من باسی دەکەم. بەڵام ئەوەی کە لێرە گرینگە ئەوەیە لە کۆتاییەکەی بگەینە ئەو دەرئەنجامەی چکە ئەمە هەوا فێربووینە لە پێداگۆجی هیچ شتێکی ناکەین بەبێ ئاوتکەم لە کۆتاییەکەی بگەینە ئەو دەرئەنجامەی کە زۆر زۆڕوڕیە هەر یەکێک لە جێی خۆی هەوڵی ئەوەی بدەکا کە ئەمەی کوردی شتوانامان هەیە دەتوانین شتی وا دروست بکەین. یعنی ئەوەندە قورس نییە لە بۆمە لۆ ئەمە ڕۆڵمان نەبی لەو بابەتانە با من لە سەرەتاوە باسکەم ئینشاڵڵەوە جە دواتر بەرەبەرە دەڕۆمە ناوی. پێشەوەی ئەمە دەست پێ بکەین ئەمە دەزانین مادەم باسی توێژینەوەی زانستی دەکەین توێژینەوەی زانستی واتە زانکۆ ئەمە ئاگدارین کە زانکۆ هەتا ئێستا 5 قۆناغی تێپەڕاندیە پێ جیلی تێپەڕاندیە ئێستاکە لە جیلی پێنجەمی زانکۆیەکانین جیلی پێنجەم کە پێ دەگوترێ AI جەنەرێشن لە ساڵی 2022ەوە وەکو لێرە لە تاریخەکەش لە بۆتانم نووسە لە 30 نۆڤێمبەر واتە لە 30/11/2022 کە OpenAI ChatGPT 3.5 ڕاگەیاند لەو کاتێڕا پێ دەگوترێت AI جەنەرێشن زانکۆش هەر هەمووی بەرەو ئەو تەوەجهەی دەڕۆکەکە و AI با بڵێن ئینتگرێت کا لە بۆ ناو هەموو بەشەکی زانکۆی کە من ئەو ڕۆکە باسی دەکەم کەواتە ئەتو ناتوانانی ئێستا کە ئەمە گەشتینە جەنەرێشنی AI گەشتینە جیلی AI زانکۆیەکان ئەمە نەزانین ئایا زانکۆ چی دەبێت ئایا زانکۆ بەرەوچی ئیتیجاهک ببین لە ڕووی AIەوە لۆیە من خوتوە بە خوتوە لۆتان باز دەکەم وەکو ئەوەی کامە لە زانکۆش بین ئەمە دەزانین مامۆستای زانکۆ کە لەو کاتەی ئێستاە کە پێ دەگوترێت با بڵین جیلی AI مامۆستای زانکۆش بەشەکە تێیدا کە من دایمەن ئەو قسەیم کردیە سیفەتی مامۆستای زانکۆی باش ئەو کەسەیە کە بە بەردەوامی خۆی ئەپدێت دەکاتەوە ئەمە دەزانی مامۆستا چەند تاسکەکی هەیە چەند پیشەکی هەیە لە ناو زانکۆ بەڵام یەک لە پیشە سەرەکیەکانی بریتە لە ئەنجامدانی توێژینەوە واتە ئەگەر توێژینەوە ئەنجامدا مامۆستا دەبتە توێژەرێکی زۆر باش لەوەی ببتە توێژەرێکی زۆر باش دەبی توێژینەوەکانیشی کوالیتیان بەرزبی مامۆستایان توێژینەوەی کوالیتی بەرز کە توێژەر دەیکات پێویستە چەند سیفەتێکی تێدابی کە ئەمن هەموو شوێنێک ئەو قسانەم کردیە لەوانەیە ئەوانەی کە لێرە بەشدارن و لە پێداگۆجی پێشتر لەگەڵماندابوونا بزانن ئەمن دەڵم سێ سیفەتی سەرەکی هەیە لە بۆ ئەوەی هەر کەسە کە ببتە توێژەرێکی باش یەک لەو سیفەتە سەرەکیانەی کە هەیە بریتێ لە کارکردن بە تیم دومینیان بریتە لە کۆلابریشن و سێمینیشان بریتێ لەوەی کە پارە پەیدا بکە ئەوجا من هەر لە سەرەتاوە بەوەی دەست پێ دەکەم کەوا چۆن ئەمە بتوانین سوود لە AI ببینین لۆی ببینە توێژەرێکی باش لۆی ئەو کەسانە ببینینەوە کە لە بواری خۆمان توێژینەوەی دەکەن کۆلابریشنیان لەگەر بکەین لۆی ئەو کەسانە ببینینەوە هەتا بتوانین لە ڕێگەی وانەوە ئەمە تیمۆرگ دروست بکەین طبعا یەکەم با بڵێن ئەپلیکیشن کە ئەم دەمێ ئەو شۆکە پێتان پیشاندەم ئەپلیکیشنەکە لە بۆ ئەوەی ئەمە بتوانین هەم تیمۆرگ بکەین هەم کۆلابریشنیش بکەین کە ئەو ئەپلیکیشنی کە ئێستا من لە بۆتان باز دەکەم بریتە لە گەورەترین ئەپلیکیشنی چینیەکان دروستیان کردێ لە بۆ بواری توێژینەوە کە ئەویش بریتە لە بۆهریەم زۆر بەداخەوە بۆهریەم ئێستاکە هەر مامۆستایکی بەڕێز کە دەوێت هەر بەشداربوویەکی بەڕێز بە ئەوا بڵێن هەر بەشداربوویەکی بەڕێز کە دەیەوێت دەتوانی لەگەر من با بڵێن ئیشەکان بکە یان ئەمن لینکەکانتان لۆدادەنم لە چات لۆی سوودی لێ ببینن بۆریەم زۆر بەداخەوە بۆریەم لەبەرەوەی چینەکان دەیکەن ڕێگە نادەن ئەوها بکردرێتەوە دەبی ئیلا VPN-ی لە بۆ بەکاربینی طبعا من VPN-ەکەم بەکارهێنایە لە بۆی هەتاوەکو بتوانین بیکەینەوە وەکو گوتم دووبارە هەموو شتەکان ئەمە لە چات دادنین لە بۆهریەم نزیکەی 20 ملیۆن توێژەر لێرە لە ناو بۆهریەم هەیە زۆر بە ئاسانی ئەتوو دەتوانین لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە هەموو با بڵێن ئەو کەسانە ببینیەوە کە لە بواری خۆت ئیش دەکەن لۆیە ئەمن یعنی ڕکمەند دەکەم هەموو مامۆستایەکی بەڕێز بڕواتە ناو بۆهریەم ببینتەوە بزانن چێ لە بواری ئیش دەکە VPN-ەکەی کە بەکاری دێنم لەوانەیە زۆر بەتان ئەنگۆ لە بواری VPN بزانن VPN-ەکەی ناوی لیفە دەتوانانی ئەوی بەکاربینی لە هەر هەمووی ئاسانترە ئەو VPN-ە ئێستا ئەوە یەکەم ئەپلیکیشنە کە لە بۆ دۆزینەوەی ئەو کەسانە بەکاردەهێنرێت کە لە بواری مە ئیش دەکەن وەکو گوتم لێرە نزیکەی 20 ملیۆن کەسی تێدایە
لێرە ئەگەلێتان دیاربی لە ناو بەشی سکۆلەرز وەتە لە ناو بەشی سکۆلەرز کە دەچێوێن دەر ئێستا پێ دەرێ 20 ملیۆن کەسمان هەیە. هەر کەسێک لە بواری خۆی لە چ بوارێک ئیش دەکەی، بۆ نمونە ئەگەر یەکێک لە بواری مێژوو ئیش دەکا، بەس بنووسی هیستری ئێستا کە چەند کەس لە دنیاە لە بواری مێژوو ئیش دەکا بە تەسەلسول لە باشترین توێژەر دەیداتێ، هەر هەموو ئەو کەسانەی دەداتێت کە لە بواری مێژوو ئیش دەکەن. ڕاستێکی ئەمن زۆر سوودم لەو ئایە بینیە لە بۆ ئەو کەسانەی کەوا لە بواری من ئیش دەکەن. بۆ نمونە ئێستا یەکەم کەس لە دنیاە کە لە بواری توێژینەوەی مێژووی ئیش دەکا ئەو کە ئەوەیە ڕۆبێرت کۆستانزا، هەتاوەکو ئێستا 421 توێژینەوەی هەیە، نزیکەی 190,000 زیاترەوە دەکات، 191,000 سایتیشنی هەیە. زۆر بە ئاسانیە تو دەتوانانی کۆنتاکتی لەگەر بکەی ئەو کەسانێکی هیچ لەگە دەکەن ئەوان ببینەوە، کەواتە وەکو مامۆستایەکی وەکو توێژەرەك وەکو هەر کەسێک کە حەزی لێ توێژینەوەی بکە، ڕێگەی یەکەم لە بۆ ئەوەی کە توێژینەوەی بکە پێویستە تیمۆرگ بکە و هەروەها ئەو کەسانە ببینتەوە کە لە بواری ئیش دەکەن. جگە لەوەش ئەمە ئەپلیکیشنەکمان هەیە پێدەگوترێت، ئەو ئەپلیکیشنە پێدەگوترێن نیفتی، طبعاً ئەوی شەر بە AI ئیش دەکا، دێ کارەکانت لە بۆ ڕێک دەخا، پاش ئەوەی تو مەجموعە توێژەرێکی دەهێنی پێکەوە دەتانەوێت پلانێکدانن و توێژینەوە بکەن، یان هە پرۆژەی دیکەتان هەبی غێری توێژینەوەی. باشترین ئەپلیکیشن کە بە AI ئیش دەکا بریتێ لە نیفتی، طبعاً زۆر بەرنامەی بەسوودە لە مۆبایلیش هەیە، دەتوانی مۆبایلەکەی خۆت ڕەبط بکەی. دکتۆر بگۆرە قەتعەت دەکەم بە چەندێک دەڵێن شاشەکە دیارنی، هەرچەند لە لای من دیارە، بەس کادەیەکەی عملی و دەیگۆڕیەوە تۆ ئاگادار بە لە کاتی شێرکردنەکەی. ئێستا لەسەر ئەو سلایدەیە کە نیفتی و تیموەرک و ئەوانەی تێدایە، نەک ئەوەی عملی. باش تاوا دکتۆر باش ئێستا لەسەر ڕۆبەرت کۆستانزایە ئەوەی تاوا دکتۆر ژان. ئەوە وەکو گوتم لێرە لە ناو ئەوەی لێرە بەشێکمان هەیە بە ناوی سکۆلەرز، دەچین ناو سکۆلەرز لەوێ دەتوانی بگەڕی هەر کەسەکت کە دەوێ بگەڕێ بە هەر ناو نیشانێکی کە دەتەوێ، حتا کوردەکانیشی تێدا، یعنی زانکۆ کوردیەکانیش تێدایە، چکە بەڕاستی 20 ملیۆن کەس یعنی ژمارەکە یەکجار زۆرە. لۆیە تو دەتوانانی لێرە لەو ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوەی ببینیەوە. وەکو گوتم ئەپلیکیشنی دووەم بریتێ لە نیفتی ئەپلیکیشنێکی زۆر زۆر باشە لە بۆ ڕێخستنی کاروبارەکانی تیمۆرک و کۆلابرێشنە. بۆ نمونە 10 کەس پێکەوە پرۆژێکیان هەیە دەیانەوێت توێژینەوە چی بکەن، زۆر بە ئاسانی نیفتی پێ دەڵێتن، دەڵێ کاکەجان یاڵە هەرێکە و تاسکەکیان بدێ و پێویستە لە ماوەی چەند تەواوی بکەن، ئەو ڕۆژانە هەر هەمویان ئاگادار دەکاتەوە ئەو ئەندامەی ئەو تیمەی گەیشتە ئێرە و کە ئەندامەی ئەو تیمە گەیشتە ئێرە. کەواتە لە سەرەتادا لە بۆ ئەوەی ئەمە ببینە کەسێک توێژەرێکی باش، دووبارەی دەکەمەوە، پێویستە ئەمە سێ صفەتی ڕئیسی هەیە، ئەو سێ صفەتە ڕئیسیە، طبعاً هەمووش ئەیە ئەوەی کا من زۆر جاران باسی دەکەم بەڕاستی ئێستا ئەمە ئەوە پێشنیاری منە، ینی دەرم حەقوایە وەزارەت لە ناو پاش پرۆژێکی زۆر گەورەی فەند ڕابگەیەنی، الحەمدوللا ئێستا پاش ماوەکی زۆر لەوەی کە لە چەندین دەستگا و لە چەندین ئەکادیمیاوی وەکو مێگەمایند و ئەوانە ژمارەی یەکجار زۆر سیمینار و پێداگۆجی ئەوە چەندین کۆرسە لە هەموو زانکۆیەکان بڕوە، خەڵکەکی باش فێرە توێژینەوە بووە، کەلچەرێک تا حەدێک دروست بووە ناو زانکۆیەکان کۆکو توێژینەوە بکردرێ. ئێستا کێشە گەورەکەمان ئەمە لە فەندینگە، طبعاً ئەمە فەندینگیش چەندین AI توڵمان هەیە، بۆ نمونێ ئێستا ئەو ستریم لاینەمان هەیە، ئەو ستریم لاینە فەندینگ توڵێکی زۆر زۆر بەقووەتە، بەڵام بەداخەوە بە پارەیە، تقریبان زۆربەی هەرە زۆری ئەو AI توڵانەی کە هەیە بە پارەیە. بۆ نمونێ ئێستا ئەو ستریم لاینە کە پێی دەگوترێ فەندفت، ئەتوو بواری ئیشکردنی خۆتی بوو بدێ، ئەو پێ دەڵێ چەند فەندینگ ئێجنسی هەیە، چەند کۆمپانیا و حکوومەت و دەستگا هەنا کە پارەی دەدەن لەو بوارەی، هەموو لۆ دەبینەوە لە مەرحەلەی یەکەم، مەرحەلەی دووەم پرۆپۆزەڵەکەش لۆ دەنووسەوە، یعنی قۆناغ بە قۆناغ لەگەر دەڕواتە پارەکەی وەرە، یعنی شتەکان هەمووی ئاسان بۆ لە ڕێگەی AI. ئەوە بە نسبەتی بواری توێژەری خۆمان، بە نسبەتی بواری بڵاوکردنەوە ئەمە دەزانین ئەمە لە بواری بڵاوکردنەوە یەکەم شت کە هەمانە گۆڤارەکانە. ئێستا هەموو شتێک لە دنیای با بڵێن توێژینەوە گۆڕایە. یەکەم گۆڤار کە لە ئێستا 100% بە AI ئیش دەکا، گۆڤارەکە ناوی کیۆزە،
ئەو گۆڤارە دەستەی نووسەران و سەرنووسەر و ئەو شتانەی نییە. هەر کەسە کە توێژینەوەی دەنێری ئەو توێژینەوە ئۆتۆماتیکی بە AI چێک دەکردرێتەوە ئایا توێژینەوەیە بەڕاستی، ئایا توێژینەوەکە هەموو مواصفاتێکی توێژینەوەی تێدایە. ئەگەر ئەو شتانە پاس بوو هەر بە خۆی چێکی دەکاتەوە ئۆتۆماتیکی هەر بە AI دەچی دەگەڕێت چەند کەس لەو بوارەی توێژینەوەی بڵاو کردیتەوە هەمویان لۆ دەنێری ئینڤیتێشنیان لۆ دەنێری چەند ئینڤیتێشنەکان گەیشتە دەستیان هەمووی پێ دەڵێ و پاشان وەڵامەکانی شاتەوە هەر هەمووی بە توێژەرەکان دەڵێ ئەو بەبێ ئەوەی کەس هەبی کەواتە لۆیەتەوە قع دەکردێ یعنی چۆن ئێستا خەڵق قسەی لەسەر زۆر بابەت دەکا دەرێ لە AI ئیدی ئەو شتە با بڵێن ڕۆی مۆدێلێکی نوێ هات دنیایەکی دیکە هات عەسڕێکی تازە هات ئەوە تەسەوڕ دەکردرێ ئێستا لە بواری توێژینەوە شەر ئەو هابی کەواتە یەکەم گۆڤار لەو بوارەی گۆڤاری کیۆزە کە فولی AI اینجا دێنە سەر داتابێزەکان ئەمە دەزانین داتابێز بریتە لە کۆکراوی ژمارەیەکی یەکجار زۆر لە توێژینەوە کە لەلایەن ژمارەیە گۆڤارەوە بڵاو دەکردرێتەوە لە یەک شوێندا دەندرێن پێی دەگوترێت داتابێز بە شێوەیەکی سەرەکی ئەمە سێ داتابێزی سەرەکیمان هەیە بەڵام گرنگترینەکانیان بریتینە لە سکۆپەس و هەروەها وێب ئۆف ساینس ئەوجا من باسی ئەوانە ناکەم چکە متاکیدم زۆربەتان ئەوانەتان لەلا ئاشنایە چکە بەشێکی باش لەوانەیە کە تەماشام کرد لە پێداگۆجی لەگەڵماندا بوون ئەمە دوو داتابێزی سەرەکیمان هەیە لە هەر گۆڤارێک توانی بڕاتە ناو ئەوانە کەواتە ئەو گۆڤارانە بە کوالیتینە بەڵام ئەوەی کە سەیرە هەردووک لەو دوو داتابێزە ئێستا AI دروست کردیە سکۆپەس AI دروست کردیە کلاریڤێتیش شتێکی دروست کردیە بە ناوی وێب ئۆف ساینس ریسەرچ ئەسیستانت طبعا ئێستا ئەمن لەبەرەوەی ئەکاونتێکی سکۆپەسم هەیە ئێستا لێرە با بڵێن ئەوە سکۆپەس AI کە ئەمن بەکاری دەینم چ دەکات و هەر بابەتێکی دەدەیە یەکسەر پێ دەرێ لە ناو ئەو داتابێزی سکۆپەس چەند توێژینەوە لەو بوارەی بڵاو کردرایتەوە هەموو لۆ دەکاتەوە توێژینەوەکی دیکە لێرە زۆر جاران ئەو مامۆستایان تاکیدم دوایە گلەی دەکەن دەڵێن ئەدی ڕۆڵی مەچیە ئەوانە پرسیارەکە لە منی مەکەن ئەوانە پرسیارەکە لەو کەسانەی بکەن کە AI هینا و ئەو تووڵانەیان دروست کرد و دنیا گەیشتە ئەو ئاستەی کە ئێستا هەیە کە هەموو شتێک لە عالم ئێستا هەمووی ڕەبتکردرایە لەگەر AI کەواتە ئێستا ئەو داتابێزە ئۆتۆماتیکی بەخۆی شتێکی تێدایە بە ناوی سکۆپەس AI بۆ نمونە ئێستا من با بڵێن لەسەر شتێک ئیش دەکەم کە پەیوەندی بە کوردستانەوە هەبی بۆ نمونە دەنووسم کوردستان هیستری ئان جوگرافی بزانین جوگرافیا و مێژووی کوردستان چی ئیشێکی لەسەر کردرایە ئێستا ئۆتۆماتیکی بەخۆی دێت دەست بە توێژینەوەکەی دەکات دەست بە نووسینی ئەوکەی دەکات ئێستا دەنووسەوە هەموو لۆ دەنووسەوە طبعا ئەو سەرچاوانەی کە لێرەش دەیهینی ئەو سەرچاوانە ئۆتۆماتیکی بەس لە ناو ئەوەی وەری دەگری بەس لە ناو توێژینەوەکانی کە لە سکۆپەس بڵاو کردراینەوە بە هەمان شێوازیش لە بۆ وێب ئۆف ساینس یان کلاریڤێت بە هەمان شت طبعا تو چت دەوێت لە بۆ دەکا بتەوێ بیکێ وێنە لە بۆ دەکا هەر شتێکێکەوە ئەتو حەزت لێیە هەر هەموو لە بۆ دەکا ئەوە هەر لە ناو سکۆپەس طبعا تەنها لە بۆ ئەوی بەکاری ناینی لە بۆ زانیاریتان پێشتر ساڵانە چێکی ئەو گۆڤارانە دەکردرایەوە کە لە سکۆپەس بوون ئێستاکە هەر لە ڕێگەی ئەو تووڵەوە دێت دەکا ئەوتە مامۆستایان ئێستا ئەوە لۆی دابەش کردین کوردستان لە ڕووی سیاسی و جوغرافی و هیستریەوە چەند توێژینەوەیە هەمووت پێدەڵێ پێشتر گۆڤارەکانی ناو سکۆپە ساڵانە چێک دەکردراوە لەلایەن مرۆڤەکانەوە ئەویان هەبوو مۆزەفیان هەبوو ئێستا ئەو سکۆپەس ئایە چێک دەکاتەوە بە مستەمڕی یعنی بەبێ ڕاوەستان بەس ئەو ساڵەکە لە عێراق چار گۆڤاریان لە سکۆپەس دەرکرد لەبەر ئەوەی بە پێوەرەکانی کە پێشتر پێیان گۆترا بوو بە پێوەی ئەو نەڕۆیشتن سکۆپەس AI ناسینیەوە هەمووی دەرکردن ئەوە لە ناو با بڵێن ئەو دوو دەستگایی کە هەمانە ئەو دوو داتابێزەی کە هەمانە چەندی پەبلشەری گەورەمان هەیە چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوەی گەورەمان هەیە وەکو ئەو دەستگای چاپ و بڵاوکردنەوانەی کە لێرە دەبینی ئەوە با بڵێن پۆلیسی بەکارهێنانی AI لەلایەن هەموو ئەو دەستگایانەوە ئەمە دواتر پێتان دەرێم پۆلیسەکان چییە لە بۆ چ بەکارنایە بەڵام بە کورتەکەی دوو شتیان ڕێ پێ نەدراوە لەلایەن هەمویانەوە دواتر ئینشاڵڵا ئەوەش تاکید یعنی با بڵێن پرزنتێشنەکە دەگاتە دەستان یەکەمینیان مافت نییە داتای پێ دروستکەی واتە مافت نییە
داتای بە ئای دروستکەی ئەوە بریتە لە ڕێنماییەکانی ئەو دەستگا گەورانە و هەروەها ئەو داتا بێزانە. دووەمینیان پاش ئەوەی کە مافەت نییە داتای پێ دروستکەی دەبی بیسەلمێنەکە داتایەکە بە خۆت چووی ئیشت کردی و داتات بەدەستهێنایە. دووەمینیان ئەتوو بە ئیشێک مافەت نییە کاتە کە توێژنەوە دەکەی ئەوانە بکەیە کۆ ئۆثەر واتە بیان کەیە توێژەرێکی کارا لەگەر توچکە ئەوانە توولی ئای ناتوانانی بەکاریان بینی. ئەوە ئای پۆلیسیەکانی هەموو پەبلشەرەکانن بە کورتی دوایش لە خۆتان دەبینەوە. کەواتە یەکەم جار هەرێکێک بێوێت ببتە توێژەر باسی ئای توولەکمان کرد وەکو بۆریەم. دواتر ئەگەر بتەوێت گۆڤارەکان و داتابێزەکان بزانی چیە باسمان کرد. ئێستا دەینە سەر چۆنیەتی نووسینی توێژینەوە. پێشتر لای بەشێکی باشتان ئاشنابووینە هەمە لەم باس کردینە. توێژینەوە لە 3 مەرحەلە پێدێ. مەرحەلەک پێش ئامادەکردن، مەرحەلەک کاتی ئامادەکردنی توێژینەوە، مەرحەلەک لە کاتی بڵاوکردنەوە. پێش ئامادەکردنەکە چەند تووڵەکمان هەیە کە ئێستا ئەمە لێرە کورتی دەکەمەوە چ بکەین. یەکەمی شت کە ئەمە هێشتا دەستمان بە نووسینی توێژینەوە نەکردیە، ئەمە بڕیارماندایە توێژینەوە چی بکەین. پێش ئەوەی دەست بە توێژینەوەی بکەین دێت چەند شتەکەیە پێویستە ئەمە بیکەین. یەکەم پێویست ئەمە کێشەی ببینینەوە، گاپەکی ببینینەوە. طبعا ئەوە مهمترین قسەیە کە ئەتوو گاپە دیتەوە کێشە دیتەوە، بە تایبەتی کە من پێشنیار دەکەم تکاتان لێ دەکەم هەر کاتێک توێژینەوەتان کرد گاپتان دیتەوە با گاپەکە هی کۆمەڵگەی کوردی و هی کوردستان بی. یعنی ئەو توێژینەوەنە بە قوتە کە توێژینەوەکان مشکلەی کوردستان بن. لە کاتی دیتنەوەی توێژینەوە گاپ پێویست ئەمە توێژینەوە بخوێنینەوە، بە تایبەتی ئەمە 4 داتابێزی سەرەکیمان هەیە لە بۆ خوێندنەوەی توێژینەوە، لەوەی بزانیت چ گاپەکە هەیە، ئایا کێشەکان لە چێن دەرهەیە. طبعا هەر یەکێک لەوانە داتابێزانە ئەوانە تەنها ئەو توێژینەوانەی تێدا کە گۆڤارەکانیان یان لە سکۆپەسن یان لە وێب ئۆف ساینسن، واتە گۆڤارەکانیان سکۆپەسیان ئیمپاکت فاکتەری هەیە. چکە لە غەیری ئەوانە بۆ نمونە خەڵکانەکە لە گوگل سکۆلەر بەداخەوە، یعنی ئەوەی کە من دەبینم تا ئێستا خەڵکەیە لە گوگل سکۆلەر بەحسی وەردەگری یان لە ریسەرچگەر بەحسی وەردەگری، بەڵام ئەمە دەزانین ئەو داتابێزانە فلتەری هەیە، لەو فلتەرانە بەحسەکان وەردەگری. ئەوەی کە کێشەیە لێرە وەقتەکی زۆری دەوێ، ئەتوو دانیشی بڕۆی هەم بەحسەی بخینیەوە ئایا ئەو بەحسانە چیانێ لە من گونجاو یان نەگونجاوە. بەڵام دووبارە ئەمە دەینەوە سەر ئەوەی ئایمان هەیە بە قوترین ئای. طبعا ئەمە دوو ئای گەورەمان هەیە کە لەو بوارەی ئیش دەکەن، بەڵام بە قوترین ئای کە هەتا ئێستا زۆرترین یوزەری هەبێ لە بۆ دیتنەوەی گاپ ناوی ئانسەر دسە. ئانسەر دس یەکە کە لەو ئای تۆڵانە کە گاپمان لۆ دەبینەوە. دووبارە بە ئەمان وەکو دەڵێ لینکەکەیتان لۆدانێم لەوەی ئیسفادەی لێ بکەن. یعنی ئەمە وەکو گلەیوە ناڵێن، بەڵام وەکو پێشنیار وە دەرین. لە وڵاتی مەشتێک زۆر باوە کاتە کە یەکێک فکرێکی هەیە دەرێوەرە با ئەو فکرەی ئیشی لە سە بکەین بەس بەبێ ئەوەی بە کەس برین لەوەی فکرەکەمان کەشف نەبی. بەخۆی ئەسڵان توێژینەوە لە ئەوەیە کە ئەتوو بە خەڵکی دیکە برێ کاکە گیان وەرە با پێکەوە توێژینەوەی بکەین. ئەمن ئەو فکرێمێت چەند کەسی دیکەش دەناسی با ئەوانش لە بۆ خۆمان ئەوە بکەین. ئێستا لێرە ئەوە هەرچی فکرە هەیە هەمووت پێ دەڵێ بە بەلاش. ئێستا ئەمە دەچینێ ناو با بڵێن ئانسەردس. لە ناو ئانسەردس طبعا هەموو جارێک هەموو ئای تووڵەکان یەکەم جار کە دەچێت ناوێ ئەتووی بێگومان دەبی خۆت ڕجستەرکەی لەو ئای تووڵی پێی بڵێ ئەمن چێمە ئەو کاتی وتە بۆ نمونە ئێستا من ئەویان تا خۆم ڕجستەر دەکەم کە دەچینە ناوێ دووبارە بۆ نمونە من دەمێت لە سەهە بوارەچی کە دەتەوێت ئیشی لەسەر بکەیت لەو بوارەی پێ دەڵێتن کاکەجان لەو بوارە هەتا ئێستا لەو بابەتەی کەس ئیشی نەکردیە هەتوو دەتوانی بڕۆیە سەر ئەو بابەتەی. کەواتە ئانسەردس فکرەمان دەداتێ، بیرۆکەی توێژینەوەمان دەداتێ، هەر لە وڵاتەکەی خۆشت هەر لە شوێنی خۆت تاوە، یعنی لە وڵاتی خۆمان لە شوێنی خۆمان زۆر ئاسانە. ئەوتە نووسرایە ریسەرچ گاپس وازحە، هەر شتەکەت دەوێت بە کوردی بە ئینگلیزی بە عەرەبی بە هەر زمانێکی ئەتوو دەتەوێ بیدێ برێ ئەمن بواری ئیشکردنم ئەوەیە تکایە پێم بڵێ هەتاوەکو ئێستا چی ئیشێک نەکردرایە لە کوردستان ڕیکۆمێندم کە چ بکەم چ نەکەم هەمووت پێ دەڵێ ئەو توێژینەوە لەو بوارەی کرایە
ئەگە بیکەی دووبارەیە لەو بوارەی کردرایە دووبارەیە، بەڵام لەو بوارەی دووبارە نییە. کەواتە ئێستا ئانسەردەست بۆ نمونە ئەگەر یەکێک لەوانە ئەوە هەر بەخۆی دایتێ، من بە نمونە ئێستا پێی دەرم دەرێن کاکە گاپمان لۆ ببینەوە، ئێستا پێمان دەڵێتەنها لەو بوارەی لە کوانتەم کۆمپیوتینگ دەرێ هەتا ئێستا دەست پێ دەکات، دەرێ لێرە ئەوانە مشکلەی تێدایە، تو دەتوانێت ئەو مشکلانە بکەیە مشکلەی توێژینەوە خۆت و ئیشی لەسەر بکەیت. لەبەر ئەوەی کاتەکەی من زۆر کەمە بە سعاتێکی ڕاستەکەی ئەم دەمێت زۆرترین سوودتان پێ بگەێنم، لۆی چاوەڕێ ناکەم ئەوە چ دەکردرێ، ئەوە بەس نمونونەکەی پێتان پیشاندەم چکەوە ئێستاوا دەگەڕێ دەگەڕێ ئێستا گاپەکەی دەبینەوە گەکردرا دوایە ئەم من دێمەوە سەری خاڵی یەکەم کەواتەیە لە سەرەتاوە ئەمن فکرم لەلا گرنگە ئەو فکرەکە دەداتێت و لە حتا یعنی زۆر زاران ئەمە هانی ئەوانە دەدەین کە تەڵەبەی ئەندەرگراجوێتن، یعنی خۆ مەرز نییە لا دکتۆرات هەبی ماستێرت هەبی و ئەوەبی کوربا تەڵەبەی دکتۆرە ئەمە بەکەلۆرۆسەکانمان ئەوانەی خەریزن ئەوانە بێن بەحسی بکەن لۆنا ئەو لەوانەیە زۆر جاران سکیلیان لەمە باشترە بە تایبەتی ئەوان تەکنەلۆجیا زیاتر تێکەڵاو بووینەوە ئەو شتە لەوانەیە بتوانن شتی باش تێدا بکەن. لۆیە فکرە لە هەموو شتێکی گرنگترە ئەو بەرنامانە ئەو ئانسەردەست وڵا زۆر شتی باشە ڕێیەکرد لە ئاسان دەکە. خوتوەی دووەم مامۆستایان بەڕێزان، خوتوەی دووەم پاش ئەوەی کە من فکرم دانا ئەوجە دەبی بچم بەحسەکەی کە دای بنم ناوەڕۆکی بەحسەکەی دابنێم. طبعا دانانی ناوەڕۆکی بەحسیش دەبی بخینیەوە بێ بەشی بکەی و ئەوانەی بکەی. طبعا دووبارە ئای توڵەکەی پێ دەگوترە ریسێرچ کۆلاب، ئەو ئای توڵە هەر یەکە لە بۆ شتێکی دانرایە. ئەنێ من زۆر زارن کە تەمەشا دەکەم ڕاستەکەی خەفەت لەوەی دەخۆم دەڵێم وەڵاهی لۆل کەسێک نییە لە بواری مەبێ ئەو شتانە بکە. بۆ نمونە ئێستا لێرە ئەوانە زۆر پرسیاری لێ کردرایە لە بواری بۆ نمونە کلایمێت چنج، دەرێ لە بواری کلایمێت چنج کا بگەڕێ ئەمە دەمەوێت توێژینەوە چ بکەم ئێستا ئەوتە دەرێ کاکە ماپەکەم بدێ و ماپەکە دەداتێ باشە. پاش ئەوەی کە ماپەکەم دەداتێ لێرە دەرێت جەنەرێت کۆنتنت واتە ناوەڕۆکەکەم لە بۆ دابنێ، ئەو لە خطوەی دووەم ئەوش ناوەڕۆکەکەی لۆدانی. ئێستا هەموو ناوەڕۆکی توێژنەوە کە دەرێ ئەوها بکە ئەوها بکە و بەشی یەکەم ئەوە لە ناو بەشەکەی ئەوەی تێدابی لە ناو بەشەکەی ئەوەی تێدابی هەموو پێ دەرێ تاوە حتا ئەگە دەشتەوێت دەتوانین لە خۆ دەستکاری بکەی بەشەکان جێیەکانی بگۆڕی. کەواتە دەستخۆش دکتۆر دەزانم دەتەوێت بە کوردی پەتر قسەی بکەی مەبەستی لە ناوەڕۆک ئاوتلاینە بەڕێزان بەس دەبوانێ بەس پازەح بینن جار کەلیمە ئاوتلاین ڕۆیشتیە وەکو دەڵێ ئاوتلاینێک یا خودتا عەمەلێک یانی. دەستت خۆش دکتۆری مداجان تا ئاوتلاین جنەرێتەر وەڵای ئەم گوتم با بە کوردی بی ئەوجارە دەزانم ئەوەی توتەوە دەستەکانت خۆش بی دکتۆر جان ئەوتە ئێستا بە ئەو لینکەشتان لۆدانم لەوەی سوودی لێ ببینن کەواتە ئێستا ئەمە بەرەبەرە دەڕۆین. ئەوە خطوەی دووەم ئاوتلاینیشماندانە. خطوەی سێیەم ئەو جارە دەین ئەمە دەبی ئەو توێژینەوانەی کە هەیە لە بواری خۆمان بیان بینینەوە و لایبرەریەکیان لە بۆ دروست بکەین. ئەو لایبرەریەش بریتە لە چەند بەرنامەک کە ئەمن دەڵێم هیچ کەسێک ناتوانانی ببتێت توێژەر بەبێ یەکێک لەو بەرنامەنە. یعنی خەڵکەکەی تا ئێستا چکە ئەمە لە مجەلات زۆر تێکەڵاویم هەیە لەگە مجەلە تا ئێستاش خەڵکەیە بە ڕفرێنسی بە ئەوە دەنووسەوە بەدەستی دەنووسەوە کاکە نما دەبی خۆت فێرە ئەو بەرنامانە بکە یەکێک لەوانە مندەڵی نۆزۆتی ڕۆیانە هەر شتێک لەوانە. بەڵام کێشەکمان هەیە ئەمە لەو بەرنامانە ئەوانە کە سەرچاوەکانمان لۆ دەینی ئەو سەرچاوانەی کە لە بۆمان دەهێنی زۆر جاران کاتمان لێ دەبا. بۆ نمونە دەمەشا دەکەین 20 بەحسمان خیلیتەوە هیچ لەو زانیاریانەی تێدا نەبووە کە ئەمە دەمانەوێت. لۆیە گرینگە لەگەڵ ڕێفرنس مەنێجمنت سیستەم دوو ئای توول هەیە کە یەکێکیان ناوی کۆنێکتد پیپەرس کە ئەوە زۆر ئای توولەکی باشە لۆ دیاریکردنی ڕێژەی ئەو زانیاریە کە ئەتوو دەتەوێت لە توێژینەوەکەی باشە. هەر بابەتێکی کە ئەتوو دەتەوێت لێرە بیدێ ئەو بابەتە بۆ نمونە ئێستا ئەمن ئەوانم دایتێ چکە من ئەوەندە بەکاریان دەهێنە هەموو ئیمێلەکانم فول بووە ینی دەرێ زۆرت بەکارهێنایە لۆیە هەر قەدیمەکان بەکاردەینەوە. ئێستا ئەمن ئەوم بەکارهێنایە ئەو با بڵێن کیوەردەم دایتێ دەرێ کاکە ئەو کیوەردەی کە ئەتوو دایتە من ئەوەندە توێژینەوە هەیە لەو بوارەی چەندی ئەو با بڵێن باس نەیە چەندی ئەو سێرکڵە گەورەتر بی لە کۆنێکتد پیپەرس باش لینکەکەی دانێمە تا قسەیش دەکەین چەندی گەورەتر بی ئەو سێرکڵە ئەوە نیشانەی ئەوەی عیلاقەی زیاتر بە
توێژینەوەکەی تۆ هەیە یان بەو کیوەردەی کە ئەتوو دەیدەیە هەیەی لەوەش گرنگتر چیە لێرە لە تەنیشتی نووسرایە لیست ڤیو بڵێ لۆمەکە سێرکڵ لۆم بکە لیست پێ دەڵێ کاکە جان ئەو توێژینەوە 100% عیلاقەی بەو زانیاریەوە هەیە کە تو دەتەوێت ئەو 57% ئەوە چلوێت یعنی پێشت دەرێت کەمی زانیاریەکانی ناوی چەندە هەر توێژینەوە چشت دەوێت ئەو توێژینەوە لە چێن دەردەتەوێت بیبێ ناو پەبمێری ناو سایمانتیک نازام چێن دەر هەر هەمووت پێ دەرێ بڕۆسەری بخینەوە هەموو شتەکان پێ دەرێ بیکێ ناو ئێنۆتی نازانم چی کەواتە بە پوختی پێ دەرێ زۆر خۆتماندی مەکە لە دوو شتێکی مەگەڕەکە بۆ نمونەستاگەرمە بڕۆینە سەر ئەوانەی ئەخیری ئەوە 11% ئەو زانیاری تێدایە کە ئەتوو هەتا کەواتە یەکەم فکرەماندانە دووەمینیان هەستین ئاوتلاینماندانە ناوڕۆکماندانە سێمینیان هەستین ئەو توێژینەوانەمان دیتەوە کە زۆرترین عیلاقیان بەهیمەوە هەیە چارەمینیان ئەو جارە دەبی بین گۆڤاری ببینەوە طبعاً ئەوەی گۆڤارەکان ئەنگۆ دەزانن هەموو دەستگایەک جۆرنەڵ فایندەرێکی تایبەت بڕۆی ڕسێرچ رابطەکەش باز ناکەی یان بە کورتی هەر یەک شتە دکتۆر بەڵە هەر یەک شتە بەس دوو نمونەی دەدەم لۆ ئەگەر لەبەر ئەوەی ئەوانە زۆربیان بە فری لۆیە بەڵە ریسەرچ رابطی شەر وەکو کۆنەکتر پیپەرس ئەما دەزانین چارەم شت هێشتا دەستمان بە نووسینی توێژینەوەی نەکردیە ئەویش بریتە لە دۆزینەوەی گۆڤارەکان یعنی ئەوانە دەبی بکردرێ پێش ئەوەیە تو با بڵێن دەست بە نووسینی توێژینەوەی بکەیت کە گۆڤار دۆزینەوە ئەمە پەبلشەرمان هەیە هەموو پەبلشەرەکان با بڵێن وەکو ئەوەی ئەو لیستەی ئەمن لێرە دامنایە جۆرنەڵ فایندەرێکی خۆی هەیە بەڵام ئەوەی کە هەیە دوو جۆرنەڵ فایندەر زۆر گەورەنە یەک لەوانە ئیلسیڤێرە کە ئیلسیڤێر جۆرنەڵ فایندەر کە ئەوە لێرە با بڵێن هەر گۆڤارێکی کاتوو دەتەوێت تەنها چەند وشەکی بدێ یان ناونیشانێکی پێشنیارکراوی بدێ واتە پرۆپۆزت تایتڵەکەی بدێ یەکسەر پێ دەرێتن چەند گۆڤار هەیە ئەو توێژینەوەی توی بڵاو دەکاتەوە تەسەسول دەیدات لە بۆ بواری با بڵێن علمیەکان ئیلسیڤێر لەگە سپرینگەر زۆر باشن لە بۆ بواری مرۆڤایەتی ویلی زۆر باشە ویلی ئەوە بە عەمەلی با بڵێن ئەمە بە خیبرە دەزانین ئیلسیڤێر و سپرینگەر لە بواری علمیەکان و ویلی لە بۆ بواری با بڵێن مرۆڤایەتی ئەوانە لیستەکەش دوای دەتان دەمێت دەتوانن هەرێکێک لەوانە ئەنگۆ بگەڕێن بە دوایدا بەڵام ئاسانترین ڕێگا لە هەر هەمووی ئاسانتر لە ئەوەی ئەتوماندی نەبی ئەو هەموو شتەی پێکەوە نەکەی ئەمە لە ناو داتابێزی وێب ئۆف ساینس لە ناو داتابێزی وێب ئۆف ساینس کامە دەزانین داتابێزی وێب ئۆف ساینس لە پێی دەگوترێ ماستەر جۆرنەڵ لیست هی کلاریڤێت کە هەموو مجەلەکانی ئۆتە سێرچکە هەموو مجەلەکانی ئیمپاکت فاکتەری تێدایە حتا زۆر جارە مامۆستایان یعنی کە ئەوانەی توێژنەوەی بڵاو دەکەنەوە زۆر جارە لە بۆ پاداش دەهینین ئەمە ئاگادار بن ئەمە لێرە دەگەڕین باشە لێرە دەگەڕین ئۆتە هەموو توێژینەوەکانی هەر بوارەکەت دەوێت هەر وڵاتەکەت دەوێت لە هەر شوێنێک دەتەوێت بە هەر زمانێک لێرە هەیە لێرە لە ناو ئەو داتابێزەی لە بەشی سەرێ شتێکمانەیە بە ناوی ماچ مانوسکریپت کە دەرێ ماچ مانوسکریپت پێ دەرێتن دەرێ کا بەس تایتڵەکەی خۆتم بدێ دەرێ بەس تایتڵەکەتم بدێ یان بەس ئەبستراکتەکەتم بدێ ئۆتۆماتیکی یەکسەر پێ دەرێت چەند گۆڤار هەیە لە ناو ئیمپاکت فاکتەر هەموو زانیاریەکانیشە دەداتێ هەمووت پێ دەڵێ کەواتە پێویست ناکە مامۆستایان زۆر خۆیان ئەوە بکەن ئاسانترین ڕێگە لە جاتی ئەوەی بچێنە ئەو هەموو داتابێز و نازانم چی ئەو هەموو جۆرنەڵ فایندەرەی وەرە ئێرە لە ناو ماستەر جۆرنەڵیست لێرە ماچ مانوسکریپت هەیە ئۆتۆماتیکی بەس ناونیشانەکەی بدێ پێ دەرێت چ توێژینەوە لە بۆ تۆ گونجاوە تە ئێستاوە وا بەرەبەرە لە بۆ مادەینی ئۆکەی ئەو تایتڵەکەی بدێ ئەگە ئەبستراکتی شەبییان دەتوانیت ئەبستراکتەکەی هەر تایتڵەکەی لێرە دووبارە بکەیەوە پێویست ناکە ئەبستراکتەکەشی بدێ فاین جۆرنەڵ لە ناو ئێرە نزیکەی 23,000 گۆڤار هەیە ئیمپاکت فاکتەریان هەیە لە بۆ ئەو ساڵەکە لە ناو 23,000 گۆڤارەی دەگەڕێت چیانی باشترین بی گونجاوتر بی بە تەسەلسول چەند گۆڤارەکەت دەداتێ کەواتە مامۆستاجان ئەمە 5 بە ڕێزان بەشدار بوون ئەمە هەتا ئێستا
خطوەکانی پێش نووسینمان باس کردیە 5 خطوەیە لە بۆ هەر خطوەک عفو هەر یەکێک لەوانە ئەی تۆڵەکی تایبەت بەخۆی هەیە دەچینە سەر مەرحەلەی دووەم مەرحەلەی نووسینی توێژینەوەیە ئەمە دەزانین توێژینەوە دوو جۆرمان هەیە یان توێژینەوەکە ریڤیو ئارتیکڵەواتە نەزەریەواتە کورتکردنەوەی توێژینەوەکانی پێشترە یان ئۆریجینەل ئارتیکڵەواتە عملیە و داتامانە هەیە و دەچین دەنووسینەوە طبعا دوو بە قووەترین ئەی تۆڵ لە بۆ نووسینی هەردووچیان ئەو دوو ئەی تۆڵەنە ئێستا دێمە سەری باسی دەکەم بەڵام پێش ئەوەی ئەمە دەست بە نووسین بکەین ئەوانە دائیمەن مشکلیان لەگە زمان هەیە دەرێن کاکە جان ئاگادار بە کە دەنووسی لە زمان مشکلت نەبی چیان کردی ئەو دەستگایانەی کە باسمان کرد لێرە ئەو پەبلشەرانەی کە باسمان کرد بە تایبەتی ویلی لە یەکی 2025ەوە سێرفسەکانی خۆی خزمەتگوزاریەکانی خۆی کە بە پارە ئیش دەکا هەر عفون هەمووی کردیتە ئای واتە ئەتو هەر توێژینەوەچیان لۆ بنێری بە ئای چێکی دەکا بە ئای پێ دەڵێتن کێشەی تێدایە بە ئای پێ دەڵێت کولۆ چاکەمەوە تەوان هەموو بەپارە اینجا دواتر ئەتو دەتوانی لە ڕێگەی تێرنتون ئەوانەوە بزانێ ئایا گۆڕانکاری ڕوویدایانە دێنە سەر ئەو دوو ئای تووڵەی کە قیمەیە هەتا ئێستا هەردووچەند لە بواری نووسینی توێژینەوە یەکەم ئای تۆڵەکە بە ناوی جێنی ئای طبعا جێنی ئای هیچ قسەی لۆ کەس نەهێشتیتەوە هیچ لەبەرەوەی هەموو شتەکرد لۆ دەنووسی ئەوە دنیای ئێستای ئایە تەداخلی هەموو شتێکی کردیە ئەگەر ئەمە ڕئیم لەسەر بیان ڕئیم لەسەر نەبی پێم باش بیان پێم باش نەبی کاکە جان ئەوە بە هەزاران هەزار خەڵک ئێستاکە بەکاری دەینی بە هەزاران خەڵک ئێستا بەکاری دەینی بۆ نمونە ئێستا من دەمەوێت توێژینەوەکی بنووسمەوە ئەو توێژینەوە بنمونە با بڵێن توێژینەوەک بی بە کوردی یعنی بمەوێت توێژینەوەکی بنووسمەوە بنمونە ئەو توێژینەوە لەسەر هەڵکەوتەی جوگرافی و ئابووری ئەڵای هەولێر بنمونە ئۆکەی باش دەتەوێتن سایتێشن و شتیش لۆ ڕێک بەخەم لۆی لە ئەوکان کە حازر بێ هەمووی دوایە بڕۆنە ناوێ دەتوانی بە چه شێوازەك سەرچاوەکە لۆ بنووسم بە APA بە ڤانکۆڤەر بە با بڵێن بە هاروارد بە چ دەتەوێت ینی هەرچی سەرچاوە هەیە یان مجللەکەت هەیە دەتەوێت بە شوێنەی بە جێرەی ئەو مجللەیە لۆت بنووسم هەموو شتێک لێرە هەیە ینی خۆتمان دیمەکە هەموو شتێکی تێدایەوە لێرە گوتمان کاکە بە ئای لە عفو بە APA لە بۆمان بنووسە ئۆکەی دوایە بڕۆ دەرێ دەتەوێت ناوەڕۆکەکەش لۆدانم ئاوتلاینەکەش لۆدانم بەڵێ ناوڕۆکەکە و ئاوتلاینەکەشم لۆ بدامنێ تەواو زۆر باشە دەست پێ بکە ئێستا دەست بە نووسین دەکە ئێستا دێت یەکەم جار ناوەڕۆکەکەت لە بۆ دادەنێ جێنی ئای ئەوە ناوەڕۆکەکەی هەڵکەوتەی جوگرافی و ئابووری قەڵای هەولێر تێکستێکم قەڵای هەولێر وەک یەکێک ئەوە دەرێ بەدرتە زانیاریەکە ئاکسپت بەڵێ ئێستا بەدرما ئەو جەدەسی دەگەڕێ دیسان زانیاری دیکە دەینتەوە ئۆتیستا ئەو زانیاری هینایێتەوە لەگەر با بڵێن لەگەر سەرچاوەکە شیری هەردەنووسی هەر بڕۆ دوێ ئەوش لەگەر دەنووسی گرنگی توێژینەوەکەی نازانم چە بای ڕێزان ئەوانەی کە بەشدارن لێرە ئایا ئەمن بەدڵمایان بەدڵم نییە دووبارە ئەوە پرسیارە ئەمن ناتوانم ئەو وەڵامی بدەمەوە بەڵام ئەوە واقعەکە ئەو هەیە باشە خەڵکێک لە دنیاە لە هەموو دنیاە ئێستا خەڵک هەموو ئەو قسانە دەزانی هەمووش بە دەورات لۆیان دەکردرێتەوە کە کوو بەکاری بینن بڕۆ دوێ ئێستا بە سعاتش کە توێژینەوەکە تەواو دەبی ئەوەی کە زۆر مهمە لێرە ئەوەیە کە دەتوانی بڕۆی لێرە ئەو با بڵێن ئەو تێکستێک کە ئێستا من تەواوم کە تەمان بە سەرچاوەش ئۆتا لە ئاخیرەکەی سەرچاوەش هەیە بەس دەبی بیکڕی و دەشتوانی گۆڕانکاری حتا لە نەوعیەتی ڕفرێنسەکان بکەی لە ئاخیرەکەی کە تەواو بووی دەرێت دەتەوێت بیکێ چێ دەتەوێت بیکێ لاتێکس وۆرد کۆپیکەی بۆ نمونە دەڵێم لۆم بکە وۆرد ئێستاوە داونلۆدی دەکا و بۆ وەرد یعنی ئەو بەحسێ کاملی دروست کرد بۆ وەرد کەواتە ئەوەش لۆ دەکا لۆیە جێنی ئای هەرچی شتێکی بدێ بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بە هەر زمانشکە ئەو یەکسەر ئۆتۆماتیکی لە بۆ دەنووسەوە دووەم ئای لەو بوارەی کە لە جێنی بەقوترە لینکی جێنیەکەش دابنەی زۆر باشە وای بەسەر چاوان دکتۆر
هەر لەگەر عملیەکەیەوە زۆر باش دەبێت با بەڕێزان لای خۆیان کۆپی بکەن. بەس هەرچەند دواتر سەرچاوم بەڕێزان سلایدەکانتان لە بۆ دەنێرین بە زۆربەی عملیە دوای تۆمارەکەش دەنێرین لە بۆوانەی کە دەپرسن باشە. باشە بە سەرچاوم تا دکتۆر جان ئەوە بەنسبەتی جێنی ئایەکی دیکەمان هەیە وەکو جێنی دەنووسەوە بەڵام لە جێنی بە قوترە کە ئێستا من پێتان دەرم لە بەرچی ئەوش پێی دەگوترێت کۆنسنسس. ئەگەر لە ڕووی ئەو ئەیانەی تازە باسم کرد لە ڕووی بەقوتیەوە لە ڕووی پرۆفشنەڵیەوە بەقوترینیان پرۆفشنەڵترینیان بریتە لە کۆنسنسس. کۆنسنسس زۆر زۆر جیاوازە. ئەگە سەیری ناو کۆنسنسس بکەیت دووبارە بە هەمان شێواز چ زانیارێک چ توێژینەوەکت دەوێت بیدەیە، بەڵام کۆنسنسس جیاوازەکەی لە چێ لێرە فلتەری تێدایە. لە ناو فلتەرەکەی ئەتو بەکەی خۆت دەتوانی نەوعیەتی با بڵێن ئەو زانیاریانەی کە دەتەوێت سەرچاوەکان لە ناو سکۆپەس و وێب ئۆف ساینس طبعاان بەس لەوە دەین ینی سکۆپەس و ئەو مجلانەی کە ئیمپاکت فاکتەریان هەیە ئەمە دەزانین ئەو دوو داتابێزە گۆڤارەکانی ناوی تەسنیف دەکا بە ڕوعی یەکەم دووەم سێم چارەم کە بە ئینگلیزی پێی دەگوترێت Q1 2 3 4. ئێستا بۆ نمونە برێ زانیاریم دەوێت دەربارەی شتێک باشە بۆ نمونە ئەو جارە بن relationship between Kurdish and English literature. Relationship between Kurdish and English literature چ علاقەکەیە لە بینی ئەو دووەی چ لۆ دەکا فەرموو ئێستا پێت دەرێت چەند توێژینەوە لەو بوارە کرایە بەڵام بەمەرجەک ئەمن توێژنەکانم فلتەر کرد تەنها ئەوانەی لە Q1 و Q2 تەواوە ئێستا دێ دەگەڕێ هەموو توێژینەوەکانت دەداتێ لۆت دەنووسی تایملاینت دەداتێ و هەروەها لەگەریشی زۆر جاران تێبڵیشت لۆ دروست دەکا ئامادەشی طبعاً ئەوانە هەر هەمویان لەبەر ئەوەی بەپارەنە هەتا نەیکڕی ئیشەکانت بە تەواتی لە بۆ ناکە چەند ئەمە پێشتر ئەوانە هەمووی تەجروبەمان کردیە با بڵێن لە پێداگۆجی وەکو تێست هەمانە ئۆتە ئێستا بنمونە ئێستاوەمان کردی ئەگریکەلچەر ئین کوردستان چەند توێژینەوەی هەمووی داینێ لۆی کردینە تێبڵ لۆمان دەکاتە تایملاین لە ساڵی 2017ەوە ئیش لەسەر بوارەی کردرایە ئەو توێژینەوەی کە بەقووەترینە و زۆرترین ئیشی لەسەر ئەگریکەلچەر لە کوردستان کردیە توێژینەوەی ژمارە 16ەیە دەتوانی بڕۆیە سەر توێژینەوەکەی طبعاً یەک لەو شتانەی کە ئێستا با بڵێن کۆنسنسەس کردیتی جیاواز لەو ئای تووڵانەی کە پێشتر باسم کرد لێرە ئەوش سایتێشنە دەتوانی سایتی بکەی لە بۆ چەند دەردەتەوێ بە چ بەرنامەی کە ئەتو دەتوێت دەتوانی سایتێشنی لۆ بکەی طبعاً ئەوە بە پێش هەر هەموو ئای تووڵەکان کات لۆیە لە هەمویان بە قوترە و هەروە دەتوانی PDFەکانیش بخینەوە زانیارێکی شتان بدەمێ ئەو توێژینەوانێک کە لێرە بەکاردێ هیچیان فێک نینە هیچیان مشکلەی ئەوانەیە کە فکر لێ بکەوە بڵێ لە گوگل سکۆلەر و لەو شتانە بەبێ فلتەر هاتبی کەواتە لە ڕووی نووسینەوەش بەڵێ ئەوە دووبارە ئایتۆڵەکمان هەیە یان جێنیە یان کۆنسنسەتە. ئێستا شتێکی دیکە لەوانەیە یەکێک برێ باش ئەگەر ئەهات و ئەمن ئەو ئایتوڵانەم بەکارهینە گۆڤارەکان چێکی دەکەنەوە بە تێرنتنی دەردەچی دەنووسی 100% AI طبعاً ئەوانە لۆ خۆیان وەکو ڤایرۆس و ئەنتی ڤایرۆسەکەی قەدیم عینەشتە شتێکیان چەند تووڵیان دروست کردیە بەڵام ئەوانەی کە ئەمە تەجروبەم کردیە ئەو هیکس بایپاسە ئەو لەگە سایتکیکە لە هەمویان بەقوترن طبعاً تێکستێکی بدێ لە هیکس بایپاس ئەوەشتان دووبارە لۆدادنم تێکستێکی بدێ یەکسەر پێ دەرێ و تێکستە بە AI نووسراییان نا ڕاستە خۆ پێ دەرێت دەتەوێت لۆ دووە لێ بکەم بکردرێتە هیومەنایزکەی بەبێ ئەوەی هیچ تووڵک بیگری چکە لە خوارە دووبارە لە بۆ چێک دەکاتەوە پاش ئەوەی کە دەیکەی دەرێتن یەکەم جار ئەگەر تێکستێکی بدێ دەرێ ئەوە ئایە بۆ منیستاکە هەر تێکستێکی ئەوانەی بدێ یەکسەر پێ دەڵێتن ئایە دوایش برکا بێ زەحمەت لە بۆم بکە هیومەنایزیکە ئۆتۆماتیکی هیومەنایزی دەکات دووبارە چێکیش دەکاتەوە دەرێ ئایا ئەو هیومەنایزە بۆ هۆکاری ئەوەی کە دەربچی پاس ببی یانە ئۆتۆماتیکی ئیستا لە بۆ چا دەکاتەوە کەواتە ئەوەشیان نێشتە باشە
ئەوەشیان هێشتێ لێرە زەمدام نایکس بایپاس ئۆکێ دەست خۆش. مامۆستایان یەک بابەتی دیکەی زۆر گرنگ هەیە ئەویش وێنە طبعا ئەمە دەزانین یعنی چەندین توڵمان هەیە لە بۆ دروستکردنی وێنە ئێستا بنمونە بە قوترینیان کە هەیە بایڕێندەرە ئێستا بایڕێندەر ئای توڵی هەیە بایڕێندەر ئای هەیە ئۆتۆماتیکی بەخۆی ڕسمەکەی بدێ فکرەکەی بدێ تێکستەکەی بدێ ئۆتۆماتیکی لە بۆ دەکاتە ئای یعنی ئەویش بوویتە ئای بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەو ئای توڵەیە ئەو ئای توڵە ڕاستەکەی یعنی زۆر شتی گۆڕی لە توێژینەوە ئەمن دەتوانم بە کورتەکەی پێتان بڵێم هەموو ئەو ئای توڵانای کە ئەمن باسی دەکەم دوو شتمان لۆ دەکە یەک کاتێکی زۆرمان لۆ دەگەڕێنتەوە دوو هەرچی زانیاری کە پێشتر بە بەرچاومان دەکەت و بە بەرچاومان نەدەکەت هەمومان لە بۆ دەبینتەوە یعنی هەمووی لە بۆ گەڕاندنەوەی وەختە ئیشەکان بە سەریعی دەکردرێت جولیەس بەڕاستی ئیبداعکە لە بواری ئای لە توێژینەوە جولیەس سپێشەڵە زۆر سپێشەڵە ئەوە تەنها لە بۆ داتا ئەنەلیسە لە بۆ تەحلیلی داتایە والله یعنی ئەمن چەند ساڵەکە لە ناو با بڵێن جوز ئەچ کۆکەی لێ دەزانم لە ئەحسا و داتا ئەنەلیست و ئەوانە بەخوای ئەوە هەپێویست ناکە هیچیش بزانێ ئەو جوولێسە بەس ئەتو ئێکسەل شیتەکەتە هەبی داتایەکانت هەبی ئەو داتایانەی بدێ ئۆتۆماتیکی بەخۆی بەبێ ئەوەی ئەتو زانیاری بدێ بۆ منە ئێستا من چەند با بڵێم ئەوەکمان هەیە ئێستا من لێرە پێتان پیشان دەدەم یعنی داتایەکەم هەیە لە ناو ئێکسەل شیتی ئۆتە لێرە دای بنێت داتایەکەی بدێ لە ئێکسەل شیتەکەی ئەپلۆدیکە پێی برن لۆم ئەنەلایزکە حتا ئەگە پێشی نەرەی ئەتیادیە یعنی ئەگە پێشی نەرەی ئەتیادیە بۆ نمونە ئێستا ئەمن ئەوەم کردیە لەبەرەوەی حتا لە پێدانگۆجی وەکو تەجروبە ئەمە ڕۆژانە لە لامان هەبی ئێستا کە ڕسمەکانی بە چەند شێواز لە بۆمان دروست کردیە چ دەکا هەر بابەتێکی کە ئەتوو دەیدەیە ئۆتۆماتیکی دەچی کۆدەکی لۆ دروست دەکا بە پایتۆنی باشە پاش ئەوەی کە کۆدەکەی دروست دەکا ئەو جارە دەچی دەیکاتە تێبڵ دوایە تێبڵەکان دەهینی دەکاتە با بڵێن ڕسم چەندین زۆر ڕسمت لۆ دروست دەکا بە جۆرەی ئەوەی کە ئەتوو دەتەوێت باشە کەواتە ئێستا لێرە لە بابێتن تۆزەک وەختی دەوێ هەمووی لەبەرەوەی خەڵکەچێک جار زۆریش لە سەخەتە لەوانەیە ئەوە هۆکاربی لە بۆی نێخینتەوە باش هەتا ئەو دێتن لێرە بار حاڵ ئێستا ئەوەی کە ئەمن لە لام مەبەستا کە ئەو ئای تووڵە بەقوترینە زۆر بەقوتە طبعا ئەمن لۆ خۆم با بڵێن گرافات پریزمی بەکاردەینم لە بۆ داتا ئەنەلیسس کە دەیکەم دێم لەگەرەوەی مقاڕانی دەکەم والله حتا پۆینتەکانی شیوەچی خۆی دادنێ زۆر غەریبە پۆینتەکانی شیوەچی خۆی دادنێ هیچ شتێکی فەرقی نییە ینی هەر هەمووی وەکو یەکتریە لۆیە بەدەستیش دێ بیکەی کاتێکی زۆر دەوێ بەڵام لێرە ئەوە ئۆتۆماتیکی لە بۆ دەکات ئەوە ئایتوڵەکە کە لە بۆ ئەو توێژینەوەانە بەکاردێک کە توێژینەوەکانمان عملیە دەمینێتەوە ئەمە زۆر جاران ئێستا کاتەکە بەحسی دەنێری لە بۆ مجللەی ئەو مجللانە پێمان دەڵێن کاکە ئەو ئەبستراکتەی کە هەتا کا بێ زەحمەت لە بۆ مام کە گراف کە پێی دەگوترە گرافیکەل ئەبستراکت گرافیکەل ئەبستراکت ئەمە ئەوەکمان هەیە با بڵێن توڵەکمان هەیە پێی دەگوترێت GR ئەبستراکت ئۆتە بەنمونە ئەوە GR ئەبستراکت ئێستا ئەمن پێش ئەوەی بێمە سیمینارەکەی گوتم لەوەی کاتم نەبا هەستام تێکستەکەمدایە پێم گوتم کە ئەو تێکستم لەو کە ڕسمەک گرافیکەل ئەبستراکت ئێستا ئەوەی کردمە ڕسمەک تەواو مامۆستا هەموو ئەو تێکستەی کوم دایتە عینەن ئەوها بەبێەوەی ئەمن هیچی پێ برم بەس تێکستەکەمدا یان ئەبستراکتەکەی خۆم دایتێ لە ئەبستراکتەکەی خۆم یەکسەر ئۆتۆماتیکی هەر هەمووی لۆی ناو کردمە ڕسمە ئەو چەند جارێکش پێم گوت دووبارێکەوە ڕیجێنەرەیتی بکە دووبارە لە بۆی ڕیجێنەرێت دەکردمەوە شێوازێکی نوێی دەردەهینە طبعا ئەوە لە بۆ ڕسمی دیکەش ڕاستە یعنی بانەڵێم بەتەنها لە بۆ ئەبستراکتی هەر ڕسمەکی دیکە کە ئەتوو دەتەوێت بیدێ ئۆتۆماتیکی ڕسمەکەت لە بۆ دروست دەکە کەواتە لە بۆ ئەبستراکتیش ئەمە دەتوانین بەکاری بهینین یەک لەوە ئایتوڵانە GR ئەبستراکتە یا ریسەرچ ڤیس هەرێکە چەند ئەوانەی چەند هەبووبی محاڵم کردێت دوو باشترینەکەیان هەڵبژێرم مامۆستایان ئەوەی دەمینێتەوە لە کۆتاییەکەی تر ئەمە بەحسەکەمان
حاضرە دەمینێتەوە بینێرین لە بۆ گۆڤارەچی. طبعا ئەمە دەزانین لەو گۆڤارانەی کە هەمانە داتابێزمان هەیە بە تایبەتی ئەو دوو داتابێزە کە زۆر بەناوبانگە یان ئیدیتۆریەل منەجەر یان سکۆلەرەوەن ئەوانە لە ڕێگەی ئۆرک ئایدیەوەیان لە ڕێگەی ئۆرسیدەوە ڕەبت دەبن ئۆتۆماتیکی ئیشەکان لەو دەکەن. بەڵام ئەمە تووڵێکمان هەیە ئەو توولە چ دەکە؟ طبعا ئەو توولە بەداخەوە تایبەتە تەنها بەو کەسانەی کە ئیدیتەرن لە نەیچەر گروپ. الحەمدولله ئەمن یعنی ئەوەندە باشە ئیستفادەم لێیان کردێ لەو شتانە کە ئەو تووڵە ئەمە بەکاردێنین بۆ نمونە لە هەر بوارەی کە دەرەی ئەتو بەس چەند وردەشتەکی بدێ ئۆتۆماتیکی هەرچی دەتەوێت یعنی با بڵێن لەو بوارەی تو لە هەر بوارەی بۆ نمونە ئێستا ئەمن لە بواری خۆم باشە لە بواری خۆم دەنووسم هایدرۆجین سەلفایدەوە بە نمونە هایدرۆجین سەلفاید لەسەر برێست کانسەریش دەکەم. ئۆکەی دەرم ئەمنم ئەوە ناوی خۆم دەنووسم ئۆتۆماتیکی ئێستا دەگەڕێت چەند کەس لە دنیاە کە هی ئەوەنە ببنە ڕڤیوەر و ئەو بەحسەی توی هەڵبسەنجێنن هەمووت پێ دەرێ و پێشە دەرێ ئەو کەسانە بۆ نمونە ئێستا ئەو پێ دەرێ کڕۆمان نیلز کڕۆمان لە دانش کانسەر سنتەرە هەتا ئێستا 112 بەحسی هەیە لەو بوارەی هەمووت پێ دەرێ یعنی ژمارەکانش پێ دەرێ لەگەڵی زانیاری کاملیشت پێ دەرێ ئۆرسیدەکەشت پێ دەرێ گوگل سکۆلەرت پێ دەرێت چیت دەوێت دەربارەی ئەو کەسەی پێ دەرێ هەر هەموو شتەکانت پێ دەرێت تەمان ئەوش ئەی تووڵە دەگەڕێ هەمووی دەبینتەوە. ئەخیرەکەی کاتەکەمە بەحسەکی دەنێرین لە بۆ هەر مجەلەکی مجەلەکە چەند ئۆپشنێکی هەیە بە گوێرەی کۆمنتی ڕیڤیوەرەکان چەند ئۆپشنێکی هەیە دەرێتن کاکە ئایا ئەو بەحسەیتی قوبوڵە ڕەفزە ماینە ڕڤژنە مەیجە ڕڤژنە هەمووت پێ دەرێ. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئای تووڵەکمان هەیە ئەو ئای تووڵە پێش ئەوەی ئەتو بنێری پێش ئەوەی بینێری بۆ مجەلەکەی پێ دەری احتیمالی هەیە ئەو مجەلە ئەو مشکلانە لۆ دروستکە ئەو با بڵێن ئەوەیەش ناوی یەس چات پیر ڕڤیوەرە یعنی دێت چ دەکا پێش ئەوەی بینێری لەو مجەلەکەی پێ دەڵێ کاکە چاوەڕێکە ئەو مشکلە لێرە هەیە چایکەوە ئەو مشکلە لێرە هەیە چایکەوە پێشت دەرێ و چایکەوە یعنی لۆشت چا دەکاتەوە با ئەوەشتان لۆدانم یعنی هاوکاری دەکات لەوەی کە کو توێژینەوەکەت کۆمنتەکان چا بکەیەوە. مامۆستایان یعنی شتێک نما هەتا ئێستا ئەوەندەی ئەمە دیتبیتمانی یەک شت نما بەڕاستی تووڵەکی تایبەتی ئای لۆدانەندرابی هەمووی تووڵی تایبەت بەخۆی هەیە دوو پەبلش با بڵێن دوو دەستگا هەیە یەکەچان ناوی کرمسنە هەموو ئەو تووڵانەی پێکەوە لە یەک شوێن دانایە و هەروەها شوێنێکی دیکەمانەیە ناوی سکۆلەریە ئەویش هەستایە چەند ئەپلیکیشنی ئای و توولی با بڵێن ئەوەی دیجیتەڵ تووڵ هەیە هەمووی لە یەک شوێن دانایە چ پێویستە لە بۆ ئەوەی ئەتوو ببێت توێژەر لەو دوو شوێنەی دەبیندرێ. پرسیارەکە لێرەوەیە ئایا ئەمە دەتوانین ئەو قسانێک کە کرمان بەکارێ بینین یان بەکاری نینین هەر لەسەر ئاستی مستەوای عالەمی یەکەم شت یونسکۆ چەند گایدلاینێکی دەرهینایە لە بۆ بەکارهێنانی ئای کورتیەکەی ئەوە ڕۆی جارشکامە گلەی بکەین ئەوە واقعەکە ئەو های لێ هاتیە لە هەموو دنیاە ئەو کەسەی کە بەکاری نینی ئەو کەسەی کە بەکاری دەینی جێوی دەکردەوە ئەوە قسەکەی ئەوە یونسکۆش ئەوەها دەرێ. هەروەها ئەمە لە بۆ بڵاوکردنەوەی توێژینەوە لە بۆ گۆڤارەکان دەستگایەکمان هەیە لە ڕووی ئەخلاقی و کۆنتترۆلی دەکا ئەو دەستگایە پێی دەگوترێت کۆپ واتە ئەگەر ئەو مجەلەکی باش بی مجەلەکی عالەمی بی دەبی بێ چ بکە دەبی بێ محاولە بکە یەکەم شت ببتە ئەندام لە کۆپ لۆ چووکە ئەندام لە کۆپ وەکو ئەوەی ئەتو بەرەبەرە بتوانی بڕۆێ ناو سکۆپەس و وێب ئۆف ساینس و ئەوانە طبعا ئەو کۆپە دی ئەخلاقیات دادنێ ئێستا دووبارە هەستای ئەخلاقیاتی ئای بەکار دانایە ئەخلاقیاتی ئای ئەوە دووبارە ئەویشم لۆ دانان لە ئەخلاقیاتی ئای دەرێ دووبارە عینین ئەویش دەرێتن داتای پێ دروست مەکە داتای پێ جەنەرەیت مەکە و هەروە مەیکە کە ئۆثەری خۆت. ئای لە تیچینگ ئەمە چمان هەیە با بڵێن ئای تووڵەکمان هەیە لە بۆ تیچینگ ئەو شتانەمان لە بکە ئەو وەکو یارمەتیدانێک لە بۆوانەی مامۆستانە لە هەر شوێنێک بەڵێ لە تیچینگیش یەک لە بەقوترین ئای تۆڵەکان یەکەمە نەک بەقوترین یعنی یەکەمە لەسەر ئاستی هەموو ئای تۆڵەکان ناوی ئیدیو ئایدیە
هەرچی ئەتوو بە خەیاڵت دادێ لە ڕەوزەوە هەتا وەکو خوێندنی دکتۆرە هەرچی بە خەیاڵت دادێ لێرە لەناو ئەو ئای توڵی هەیە بەس بڵێ ئەوە لە بۆتانم دانە لینکەکەی بەس بڵێ گێت ستارتت ئێرە فری ئێستا دەستە ناوێ دووبارە تو خۆت ڕجستەر دەکەی ئەمە ڕیجستەرم دەرێت دەتەوێت چ بکەی یاڵە ئەمن دەمەوێت ئەها لێرە نووسرا کریەی تیچینگ ماتریالز باشەوە دەسمە ناوێ ئۆکەی دەتەوێت چ بکەی کاک ئەمە دەمەوێت یەکەم جار پلانی لە بۆ توێژینەوەکەی خۆت دانم یەکەم جار پلانی لە بۆ توێژینەوەکەی خۆمدانم ئۆکەی ئەوە بە پلان دەست پێ دەکەم دەربەسکا بێ زەحمە تعریفی خۆتم لۆ بکە ئەتوو لە چێ دەرز دەرەوە لە پریسکول یان لە کیندەرگاردن یان لە سەفی ابتیدایی یان هەتا 12 یان لە جامیعی یان لە بۆ دکتۆرا و ماستێری بۆ نمونە من دەرم لە بۆ دکتۆرا و ماستێری دەرز دەرێمەوە ئۆکەی ئەتوو دەتەوێت لە چ دەرز برەوەوانەی لە چ بوارێک دەرز برەوە هەر بوارێکی کە تو دەرێن بۆ نمونە من دەڵم لە ئارکیۆلۆجی ئۆکەی ئارکیۆلۆجی تاوە ئەوجار لە ناو ئارکیۆلۆجیش دەمەوێت باسی کوردش ئارکیۆلۆجیم لۆ بکەی تاو کا یەکەم جار بەس پلانەکەم لۆدانێ ئەجا کۆنتێنتی محازەرەکان لۆدانێ ئەوجەکە کو ئاکتیڤیتی بە تەڵاوەکانی خۆم بکەم ئەجا کو هەڵ سەنگاندنیان لێ بکەم کو ئیمتحانیان بکەم کو نازانچیان چالاکیان لە پێ هەموو شتێک لێرە وجودی هەیە هەموو شتێک چت دەوێت لێرە وجودی هەیە کەواتە و لە ئاخیرەکەشی دەتەوێت بیکە لێسم پلانێک و برە بە تاریخ لۆم دانێ و هەر شتێکی کە دەتەوێت لۆ دادنێ برە ڕسمم لۆ دروستکە ڕسمت لۆ دروست دەکا وە کەواتە هەرچی شتێک کە پەیوەندی بە تەدریسەوە هەیە لێرە لە ناو یەک شوێنیاندانایە دەستیان خۆش بی بە تەمای مەبوونە بە حیاتی ئەمە هیچمان لۆ دروست نەدەکردن وەکو گوتم ئەوە ئیدی و ئایدیە پرسیارەکەی کۆتایی من لۆ گەلک بەسەری ڕۆیشتم لۆی کاتەکەتان لێ نەگرم ئەرێ مستەقبەل بەرەو چێندە دەڕوا ئەمە لە چێندەرین چ بکەین دانیشم برین دەبی نابی یان لەگەری بڕۆین یان ئەمەش بین تووڵی دروستکەین طبعا بەس وەڵامێک لە بۆ ئەو پرسیارەی گەورەترین پرۆژەی AI لە عالەم یابانیەکان خەریکینە ناوی ساکانایە ئەو پرۆژەی بە ناوی AI Researcher بە ناوی AI to improve AI واتە چۆن ئەمن AI چاکەمەوە بە AI چ دەکەن مامۆستاگیان دەرێتن بە $15 بە $15 ئەمن دەتوانم ساینتیفیک دیسکەڤەریت لە بۆ بکەم بە $15 دەتوانم ساینتیفیک دیسکەڤەریت لۆ بکەم واتە دەتوانم دۆزینەوەی هەر دۆزینەوەکت دەوێت ئەمن دەتوانم لە بۆت بکەم باشە ئەوەی کە خۆشە لە ئەخیرەکەی دەرێت لە هەموو ئەنحای عالەم چێ دەیەوێ سکیلی هەیە لەو بوارەی بابێ ئۆتە لێرە لە کاریەس هەر لەوێندەر لە خوارێ چێ سکیلیە ئەو گوگل فۆرمە هەیە پڕ کاتەوە ئەگەمە زانیمان ئەو ماینسێتیت و ئەو سکیلیت و لەگەی هیمە دەژی ئەمە وەرد دەگرین کەواتە ئێستا دنیا لە لایەکی دیکەیە لەوێ دەبی ئەمە خۆمانی لەگەر بگونجێنین ڕاستیەکەی نەک خۆمان لەگەر بگونجێنین ئەوەی کە هەیە با بڵین ئەمە دەبی بزانین چ بکەین ئەوە چەند توێژینەوە کە کردرا لە بواری AI ئەوجا ئەمن زۆر جاران مامۆستاگیان زۆر جاران حەزم لێ لەو کەسانەی کە ئەمن لەگەریانم و ئیش دەکەم و با بڵێن ئەوەی بکەین پرۆژەمان هەبی هەموو ئەوانەی کە لێرەنە ئەو توانایەتانەیە ئەنگۆ پرۆژەتان هەبی یەک پرۆژەی خۆمان باز دەکەین کە ئێستاوە ئیشی لەسەر دەکەین ئەو پرۆژەش بەناوی کوردش گەیتە ئینشاءڵڵا ماوەیەکی کەمی دیکە بڵاوی دەکەینەوە کوردش گەیت شوێنەکە لە بۆ کۆکردنەوەی هەموو توێژەرانی کوردستان بە هەموو فکرە و پرۆژەکانیان لۆ ئەگەر یەکێک لە سلێمانی ویستی لەگەر من علاقەی بکە لۆی توێژنەوە بکەین یەکێک لە زاخۆ ویستی لەگە هەڵەبجەی بکە بە هەر حاڵ ئەمە دامانێت طبعاً بە کوردی ئەوە جارێ بەس وا ئیشی تێدا دەکەین بە سوپاسەوە مامۆستا حوسێن کە بە ئیشەکەی هەڵدەستی ئێستا ئیشێکی زۆر باشمان کردیە هەموو کەسێک بە کوردی دەتوانێت بڕوا لێرە ئەکاونتی بکاتەوە توێژنەوەکانی خۆی دانێ هەموو شتێکی لۆ دەکات وەکو چۆن لە ئۆرگ ئایدی کۆدەچی لەداتێ کوردیشگەیت کۆدەچی کوردی وەردەگری کۆدەچی توێژەری کوردی وەردەگری دواتریش لێرە پرۆژەی دادنێن هەر کەسە کە دەیەوێ دەتوانی پرۆژەکانی خۆی ئیعلان کە چەند کەس دەیەوێ دەتوانی لێرە لەگەری با بڵێن پێکەوە توێژینەوەی بکەن
زۆر سوپاس بوو زۆر بە سەریعی ڕۆیشتم بەس هەدەفەکەمەوە زۆرترین کەس ئیسفادە بکە و شتەکان بگاتە خەڵکە. ماشەڵڵا ماشەڵای دێ وەڵا ماشەڵای دێ دکتۆر جان هەر جارێک کە بابەتێک باز دەکەی ئەوەندە بە پڕزانیاری و بە باشی و بە پێکەوە گرێدراوی باسی دەکەی کەس مەجاری ئەو لاولای نامێنێ دەبێت 100% تەرکیز بێ لەبەرەوە ڕەنگە پێش ڕانە گەیشتوی هەمووی بابەتەکان حقیق خۆی پێ بدرێ وەکو پێداچنەوەکی خێرا بوو بەڵام بەسپاسەوە بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی مامۆستای زانکۆمان لەگەڵ قوتابی خوێندن و ماستر و خوێندی باڵا ماستەر و دکتۆرامە لەگەرە ئەوانیش ئەوەندە بە سەریعی تێدەگەن ئەوەندە بە تامەزرۆیی دەتوانن دواترێ بگەڕێنەوە سەر تۆمارەکە سەر ڕیکۆردەکە دوای ئەوەی جەنابەت ئەگەر پێداچنەوە کرد سلایدەکانیش وەردەگرین ئەگەر ئەو ئەزیەتە بچێشی لە سلایدەکان یان لینکەکان دابنێ ئەگەر نامە تۆر سلایدەکانم بە شێوازێکدانای هەمووی هایپەرلینکە لەسەری بکە و یەکسەر دەستە ناو هەر زۆر باش ئەگەنا بیرمان لەوە کردەوەکو مێگاماین ئەمە وێردەك دروستکەین کە هەموو هەمووی هایپەرلینکە بیکەنە PDF ئۆتۆماتیکی دەیباتە زۆر باشە دەست و چاوت خۆش بێ بابەتەکە زۆر هەڵدەگرێ بەڵام زۆر بە باشی ئەو سعاتێک کە دانرابوو تەختەی زۆربەی لایەنەکانی توێژینەوە کرا کە هەر لە سەرەتای بیرۆکەوە تاکو بڵاوکردنەوە و تاکو مەترسیەکان و هەروەها هەبوونی پرۆژە و بەیەکەوە کارکردن کە من زۆر سوودم وەرگرت بەڕاستی زۆر سپاسی جەنابەت دەکەم زۆر سپاسی ئەو کاتە دەکەم 300 کەس لە یەک وەقت لەناو زوم بوون ئەوە هیچ لە نابەناچاری چوونە لایڤی یوتیوبیش لەوێژ لە سەروی هەفتاوەش کەس لەگەڵمان بوون خەڵکەکی زۆریش گلەیان نەکرد نەیانتوانی پەیوەندی بکەن بەڵام هەرەوەندەمان پێ دەکرێت لە ئێستادا گرنگەوەیە دەرگا کراوەیە دەرفەت هەیە مهم قۆڵی لێ هەڵماڵین و ناوی خوای لێبینن و نیەتێکی باش هەبی لە دوای توێژینەوەکان بەبەستی ئەو وێبینارە و وێبینارەکانی تریش بەڕێزان ئەوە نییە ئەتو 100% پشت بای ئای بەستی و پشتی لێ بکەیەوە وەکو دکتۆرش گوتی مەسەلەی بەکارهێنانی ژیری دەستکرد بە شێوەیەکی بەرپرسانە زۆر گرنگە ڕەچاو بکرێت چونکە ئەمڕۆ نابەیانی هەر کەشف دەبێت ئەمڕۆ لە هەواڵێکی با بڵێن بەپەلە بوو یەکێک لە ڕیڤیۆرە بەناوبانگەکانی نیویۆرک تایمز کە زۆر بەناوبانگیشە دەرکرا لەسەر کارەکەی لەبەرەوەی دەرکەوت یەک لەو بووک ڕیڤیوانەی کە کردبووی بە ئای کردبووی ئەویش کوو بە دەرکەت یەکێکی کە بووک ڕیڤیۆچکەی لە گاردیان خوێندبەوە لەگەڵ ئەوەی زۆر لێ نێزیک بوو ئوسلوبەکەی چون متابعەیان کرد بە داداچوونیان کرد دەرکەوت بە ئای کراوە و دەم دەست دەرکرا لەبەرەوە تکایە ئابڕووی ئەکادیمی خۆتان بەوە مەبەستنەوە ئەتۆ بە دەستکەوتێکی کاتی بە ژیری دەستکردێکی 100% بچی هەموو شتەکە بکەی و بڵێهی خۆمە ئاساییە بەکاری بێنی بە شێوەیەکی بەرپرسانە لەو شوێنانەی کە ڕێگە پێدراوە بۆ بیرۆکەیە بۆ گەڵاڵەکردنە بۆ دۆزینەوەیە بۆ هەندێک کاراسانی نەک بۆ دروستکردنی داتای فێک و دواتریش ینی زۆر شتی ترکە هەیە پێویست ناکە خۆ تووشیەوە مەکە چکە ئەگەر ئەو ڕۆژ ئای و تێرنێتەکان نەتوانن بیگرن دوو ڕۆژیتکە زۆر با بڵێن ئابرۆکە دەڕوا بەڕاستی بەداخەوە خەڵکێکی زۆری کوردستان ئێستا تووشی ڕەتکردنەوە و ڕاکێشانەوەی توێژینەوەکانیان بوون لەو گۆوارە بەناوبانگانەی کە بڵاو کراونەتەوە پێی دەڵێن ڕیتراکشن کە زۆر سەحب کراوەتەوە پاژەوەی بڵاویش کراوەتەوە پاژەوەی کابرا ڕەنگە تەرقێشی پێکردوی پاژەوەی فەخفەخەشی پێ لێداوی لافیشی پێ لێدابی بەڵام ئێستا ڕیتراکت کرایە چونکە دەرچووە بە شێوەیەک لە شێوەکان فەیک و ساختی تێدا کرا لەبەرەوە تکاتان لێ دەکەین وەکو برایەک پێتان دەڵێن کە بەکاری شیرێنن بە شێوەیەکی بەرپرسیارانە و هۆشیارانە بەکار بێ بەسمان نییە بە فێڵی لێ بکەیت بۆی بیشاریەوە نەخێر زۆر بە علەنی بڵێ لەکوێ بەکارەتی نایە بۆ چۆ بەستێک بەکارەتی نا ئەگەر دەگونجێ لەگەڵ ئەو سیاسەتی کارکردانە ئاسایی دکتۆر جان زۆر سپاس ئەو بەرچاوڕوونی هەستم کرد ضروریە بۆی ئەو قسانم کرد باوە تێنەگەن کە ئەمە دیعایە لە بۆ دەکەین کە ئای دەتوانێت هەموو شتێک بکە ڕاستە دەتوانێت بەڵام کێشەشی هەیە ئەو کێشانەشت لە داهاتوو بۆ دروست دەبێ ڕەنگە ئێستاش کێشەی ڕێنەکردن و هەڵوسینەیشنی هەیە هەندێک ئای هەیە ڕەنگە شتی فەی کردە بۆ دروستکە ئەویش وەکو مرۆڤەکان قەت ناڵێ نازانم ئەگەر نەشی بێشتە کرد لە بۆ دروست دەکا ئەگە ساختەش بیان لەبەرەوە پێویستی بە دەبڵ چێک دەستت خۆش بێ زۆر سپاس دکتۆر با هەندێک پرسیار وەرگێن پرسیاری زۆر هاتیە دەستخۆشی زۆر هاتیە بەڕاستی ئەوانەی دایانەوێ قسە بکەن ئەگەر
دەستیان بەرزکەنەوە تکایە هاوکاری یەکتر بکەن ئەگەر لە یەک خولەک تێنەپەڕێ کەمتریش بێ باشترە و یەکسەرش بچینە سەر پرسیارەکان باشە ئەگەر ناوەکان بنووسن باشترە چکە ئێستا یەکەم دانە لای من ڕێدێمی 9S دەرچووە هەرچەند ئەگەر تەدیعاش لەو مۆبایلەکەی بەس فەرموو بە هەڵیگریت مامۆستا سیروان ببورن ئەگەر ناوەکان و لەقەبەکان غەڵەت بێ مامۆستا سیروان فەرموو نازانم لۆ نەکراوە باوچینە سەر شنۆ مامۆستا شنۆ فەرموو دەنگت نایە بفەرموو بێ زەحمەت سڵاو ئێوارە باش کاک دکتۆر باشتر زەر چاک فەرموو طبعا دەستخۆشی لە کاک دکتۆرەکەم دەستان خۆش بێ بەڕاستی بابەتەکان بەسوود بوون پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ڕاستی ئەمن تەڵەبەمە و قۆناغی چوارم و تەڵەبەی بەکالۆریۆسم بەڵام ئەمەوێت ئەو توێژینەوەی کە بۆ نمونە ئەو ساڵ ئەنجام دەم یعنی توێژینەوەکی بەسیط نەبێت و چاوم لەوەیە کە بڵاوی بکەمەوە و سوودێک بگێنم بەڵام چۆن ئەو ڕێکارانە چینکەوە بۆ نمونە هاوکار ئەبن لەگەڵەوەی کە بۆ نمونە بتوانم توێژینەوەکەم بڵاو بکەمەوە و ئەو چۆن بڵێن جۆرنەڵانە کامانن کە سەپۆرتی ئەو جۆرە توێژینەوانە ئەکەن دەست خۆش بە مامۆستا زۆر سپاس فەرمە دکتۆر دەست خۆش شنۆخانە من تەڵەبەکانی خۆم ئێستا مەرحەلە چارن بەحسەکەیان لە باشترین مجللەی دنیایەوە ئەندەڕڤیەوە ئیشەکی زۆر باش دەکەی بەڵام ئەو پرسیارەیە تو دەیکەی زۆری دەوێت دەبی گۆڤارەکان بناسی ئەمە لێرە وەکو سیمینارەکە لە بۆ کەسانێک کە گۆڤارەکان دەناسن ئەمە لە ڕێگەی پێداگۆجیەوە یان دەکردرێ با بڵێن پێشتر هەر لە مێگامایندی باسی گۆڤارەکانمان کردی و کوالیتی گۆڤارەکان وانە دکتۆر ئیمدا دەتوانانی بڵێ کردی و دوای لینکەکەش دادەنیت لینچی ئەو سیمیناری کە پێشتر کردیتمانوانی پێشترێک کرایە لەسەر چۆنێتی بڵاوکردنەوە و شتانە هەیە دەست خۆش دکتۆرجان ئەگەر بیبێ یان سلایدەکەی لاوەی دکتۆریان سلایدەکەی بینیەوە بیدایەتی ڕەنگە باشتر بی تاوانی ترجوە دەگرین مامۆستا شێرکۆ فەرموو مامۆستا شێرکۆ فەرموو سڵاو لە بەڕێستان قوربانجان دەمبەخشن نامەوە کاتان زۆر بگرن بەڕاستی دکتۆر بردینە دنیایەکەوە هەم گەشتبینی پێداین و هەم ترسێکی پێداین بەوەی کە بەڕاستی بترسین لە بابەتی مەسەلەی بەحسۆمانە دەستەکانی خۆش بە من لەوانەیە قسەیەکی وام نەبێت بەڵام بۆ پێشنیازێک بۆ جەنابی دکتۆر نەکەم کە ئەم بابەتە ببێ بە دەرسێکی یەکجار کاریگەر لە هەموو بوارەکاندا بابەتی میتۆدی توێژینەوە بەداخەوە زۆر بە مردووی خوێنراوە من لێتی ناشارمەوە لە بەکالۆرێز لە ساڵی 2009 دەتوانم بڵم خراپترین مامۆستا و دەرسی پێگوتین کە دەمزانی زۆر گرنگە بابەتی میتۆدی توێژینەوە بابەتی نەزەریەکان ئامار ئەم بابەتانە زۆر گرنگن ئەوە تا فەرموو ئای هاتۆتە پێشمان ئای خەریکە هەمومان دەگوشێ ئەم هەموو علمی کە ئێستا دکتۆر باسی کرد بەڕاستی خێت دەتوانم بڵم ئەگەر بێت و بەحسەکانی ئێمە داخلی ئەو شوێنانەکەین لەوانەیە کێفی خەجاڵەتیمان بەرز ببێتەوە بەداخەوە دەڵێم لەگەڵ ئەوەی کە خەڵکی یەکجار بتوانە لە کوردستان پەیدا بووە ئەوڕۆ بەس بۆ ئەمە نەکرێتە دەرسێک بەڕاستی لە زانکۆکان بکرێتە ئیجباری بڵێ کاکە برا بابەتی میتۆدی توێژینەوە و مەسەلەی ئامار و ئەمانە ببنە دەرزگەلێک یعنی وەک چۆن دڵە بەحث ببێتە بەحث بەڕاستی ئێستا لە کوردستانی ئێمە زیاتر بۆ تەرقیە ئەو شتانەیە داوای لە برنامە نامێک کاتان زۆر بگرم بەڵێ مامۆستا شێرکۆ ئەمە ماوەی 6 ساڵ و نی و زیاتر لە بۆ 7 ساڵی دەچی لە پێداگۆجی ئەو بابەتانە باز دەکەین هەر شتێکی نوێ بێتە پێش باسی دەکەین زۆربەی ئەوانەیە کە لێرەنە لەگەڵمان بوونە لە پێداگۆجی بەنسبەتی ئەوەی کە بکردرێتەوانەیەکیش وەڵاهی وابزانم لە زانکۆی سەلاحەدین کدرا ئیجباری کە دەبی لە پۆلیەک دەرسەکەبی بە ناوی ژیری دەست کرد نازام کواڵیتەکەی کووە بەڵام پێشنیارەکە زۆر جوانە ئەمە لە هەموو جاروە دەڵێن لە پێداگۆجی ئەو هەموو خەڵکە لە پێداگۆجی نزیکەی 3000 کەسێک زیاتر تەخەڕوجی کردیە ئەوانە زۆربیان ئەو شتانیان خوێندیە دەتوانن بێن لە ناو زانکۆیەکانی خۆیان دووبارەی بکەنەوە دەستیت خۆش بێ دکتۆر ئەوەی من تێگەشتم لە مامۆستا شێرکۆ ئەوە نییە بەس ناوەکە هەبێت چێ دەیڵێتەوە خۆ دەرسی میتۆدی توێژینەوە لە مێژە هەیە بەڵام بەداخەوە نیسابی پێپڕکرابەوە بەداخەوە
کەسێک دەیگوتەوە ڕەنگە بۆ خۆی ئەسڵەن توێژینەوەی نەبووە یان نەیزوانیە بە شێوەیەکی شێوەکان والله هیوادارین ئەوە پێداچنەوە بکرێت. دەمەوێت قسەش بکەم کە ئەمە هەردووکمان هاوڕاینە لەسەر قسەی باوە تەکمیلە بی لە بۆ قسەی مامۆستا شێرکۆی کە ئەمە هەموو کاتێک لەگەر ئەوەی نەتوێژینەوە بکردرێ لە بۆ ئەوەی کە وڵاتەکە دیستفادێکە نەک لە بۆ تەرقیە و لە قەبی ڕاست دەست خۆش بێ ڕاست. مامۆستا زۆزان فەرموو مامۆستا زۆزان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی لە دکتۆر عەباس دەکەم. نمونەی زۆر بێت کە ئەو معلوماتانی کە هەیتی دەیبەخشی چونکە هەموو شتێک ببەخشین کەم دەکە تەنها زانست ببەخشین زیاد دەکە. هەر نمونەی زۆر بێ. والله ئەمن پرسیارەکەم هەبوو طبعاً ئەوەکان هەموو معلوماتەکان هەموو زۆر گرنگ بوو بەس ئەمە بەنسبەت جەماعەتی ڕیاضیات کێشەکمان هەیە. يعني زاروێ مثلا سیستمەکی دەبینەوە کە لە مەجموعە هاوکێشەک پێکاتیە ئەو هاوکێشە چۆن بە دوایدا بگەڕێن کە بزان چێ ئیشی لەسەر کردیانە چونکە زاروەیە هەر ئەو سیستمە چەند ناوەکی جیاوازی درایتێ یعنی بۆ ناوی دەگەڕم دەبینم لە جێش کە دەبینمەوە سوودفە دەبینمەوە دەبینم بە ناوشکە هەیە یعنی ئەوەک هەیە مثلا شتێک هەیە کە ئەم بەس بە هاوکێشە بیبینمەوە. دەست خۆش بێ مامۆستا زۆزان. دەست خۆش بێت. دەست خۆش مامۆستا زۆزان. مامۆستا زۆزان مامۆستاشم بووە دکتۆر. وەڵای شتەکەی ناوی نازام چ بۆتە ئێستا نایەتە خیاڵم ببینمەوە لە بۆتی دەنێرم عینە لە بۆ ئەو شتانە لە بۆ ماتماتیک بەکاردەهێنرێ وەکو جولیەسە شتێک بۆتە بەس دوای بەبیرم بێتەوە ئینشاڵڵا بەنامە لە بۆتی دەنێرم. بەڕێزی مامۆستا بوشرا لە کۆمنت نووسیتی ئەمان تەڵەبەی بەکەلۆریۆس بووم تەڵەبەی دکتۆر عەباسی بووم بەحسەکەمان لە گۆڤارێکی کیوتوب بڵاو کراوەتەوە کە ئەوەش جێ خۆشحاڵیە بەڕاستی. دەستت خۆش بێ. مامۆستا خالید فەرموو. مامۆستا خالید مایکەکەت بکەوە فەرموو. دەستان خۆش بە زۆر سپاسانەکەم. بەڕێز زۆر سپاس بۆ دکتۆر عەباس مەمنونی ڕاستی من شەشمان پێشتە لە پیداگۆجی بووم تەقریبەن دکتۆر عەباسە ئەو معلوماتانی ئەم شەو بیستم زۆر تازەتر بوون یعنی ماشاڵڵا بێ کاک دکتۆر هەموو جارە زۆرشتی تازەی پێ زۆر مەمنونینی زۆر سپاس دەکەین. من یەک پرسیارمە بوو کاک وەڵا لەسەر مەوزوعی ئەو ساکانایەکەی ئەوەی یابان کە باست کرد ینی بۆ نمونە من ڕاستۆدەک پێ نەگەشتم لەوە ئێستا نەگە فکرێکم بێ بۆ خۆم ئایەک دروستکەم لە بۆوارەکەی خۆمە ئەو فکرەکەم بۆ دانێت یانی پرۆپۆزەڵەکەم پێڵە چی بکەم و چی نەکەم. ئەوانە تیمەچیان هەیە مامۆستا خالید ئەوانە تیمەچیان هەیە لە بواری AI to improve AI ئیش دەکەن. واضحە؟ ئەگات و فکرت هەبی فکرەکەی خۆتیان بدێ بۆ نمونە ئێستا کۆنسنسەس ئایەکەوە نییە ئەتو دەچی فکرە گرادەنێ و کۆنسنسەسی زۆر بە پێش بێخی ئەوە AI to improve AI واضحە؟ ئەوانە ئەو تیمە چاوەڕێی کەسێکی وەچیت و دەکەن ئەو فکرانەیان بداتێ ئەو جەدەچی لەگەریان ئیش دەکەی بەو شێوازەیە. دەست خۆش بێ. زۆر سپاس مامۆستا خالید. کاک دکتۆر کەریم فەرموو. دکتۆر کەریم فەرموو مایکەکەت بکەوە. فەرموو کاک. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله دکتۆر جان. دەستخۆشی لە کاک دکتۆر دەکەین وەلەو من هەندە لە مێژنێ داخلم نەمزانی ینی دوای داخل پێشەنێ دوای تۆمارەکە دەنێرینەوە بڵتان. زۆر سپاس دەکەین. طبعا دکتۆر عەباس ئەوە ئەکتیڤە لەو مەوزوعی بەڕاستی یانی ئەمە هەر نزیکەوە دەیناسین زۆر سپاسی دەکەین لە بۆ ماندووبوونی لە پێداگۆجی لە ینی ئەوە زۆر مهمە وەوە طبعا ئاثارهم خوای گەورەش کە دەفەرمی وەخێرە طبعا ئیحسانە. وەڵا مداخلەی من ئەوەیە کاک دکتۆر یعنی دائما ئێستا لە هەموو جامیعەتی چ جامیعەی طبی خۆمان بی چ جامیعەی سەلاح الدین بی سەنتەری توێژینەوە هەیە کاک دکتۆر. لە خۆش دەزانی بەحث یعنی لە وڵاتی مەغەڵەتە یعنی ئەو شخصە دەیکاو یان شتەشی فێر بووە بە کەس ناری مع العلم دوليا يعني تماشا دەکەی بەحسەکانی کە لە ئیمپاکت فاکتەری زۆر بەرز بڵاو دەکرێتەوە زۆرن یعنی زۆرن هەندێکاتە دەکەسی هەشت کەسی لە خۆ دەزانی طبعا ئەوانە هەموو یەدوڵڵاهی مع الجەماعە هەر کەسە ئیشەشی دەکاتن لێ تەماشا دەکەی لە گۆڤاری زۆر ئازبەرز بڵاو دەکرێتەوە بەس نێرەدا چییە يعني سنتەری توێژینەوەی زانکۆکانمان پێویستە ئەکتیڤ بکەین ئەکتیڤیشن بکەین يعني حتى لنا حي مجلة دوزينوي مجلة قطاربون لهم مجلة فيك يعني أو شتانا
ئەم یارمەتی تەڵەبەکانمان دەدا لە ماستەر و دکتۆرا حتا لە بەکالۆریۆسیش ئەو نقطەشی ترکە دەمەوێت مداخلە بکەم ئەگە یارمەتیم بدەن يعني تەماشا دەکەی تۆپیکی هەر دەبژێری برێ مشریفەکە لەگە تەڵەبی ئەم بەرز بڕاستی وەم نەکردە لە تەندروستی يعني مثلا دەرێ چ بکەین تەڵەبات و بڕۆ بگەڕێ و نازانم چی ئەوە هەڵەیە بەڕێی من کاک دکتۆر يعني ئێمە کە بەحث دەکەین لە وڵاتان لە ئەوروپا بەحث بە دەفتەر دەفرۆشریم مەشاوەشی ئەو برادەرەی تەڕوقی پێکرد يعني مشاكلشي حلکە لە وڵات يعني أو مشاكل كودي بحسب اختصاص مثلا إسلام أقسام الطبية كان بسين وزارة الصحة وزارة الصحة كانت تستعني هي مشاكل كانت شيء يعني لسلا أنا شيء ما حول بدين يعني بحث شيء بكين أو مشكلة حل كين مثلا إسلا قرني بستيوك درجين لا زال سبب الرئيسي سرطان ندوز رايته مالتي فاكتور ما بس نسي يعني بيسلم مشرف أو بيك أو بدين بقرنا ولا بوزارتي معني سواء كان وزارة الزراعية وزارة الصناعية وزارة الصحية البرهام إلى آخره يعني أوش طبعا دقريت وستر سنتري توجينويد جامعة كيف يستدرين ما يبغى أوقاته بس خوش بكاي زور سباس عندكم دوباره دەست خۆشی هەموو لاشی دەکەم بگم ئەگەر لە وەختم گرتوین زۆر سپاس فەرموو کاکتۆر عەباس دەستی خۆش بیتەوە ئەمیش ڕێیەکەم لەگەوی تەواوە لەگەڵ دکتۆری تەواوە یەک دوو کۆمنتی دەخینمەوە لەوانەی کە هاتیە دەستخۆشی زۆر هاتیە و سپاس دەکەن دکتۆر جان مامۆستا شاگوڵ دەڵێ ڕاستە بابەتی ناوخۆیی دەبی هەڵبژێرین لە بۆ ئەوەی جەنابەت باست کرد بەڵام بەمەبەستی بڵاوکردنەوە لە دەرەوە ڕەنگە دەرفەتەکان ئەو توێژەرانەی کە زیاتر ئەو بابەتانە بڵاو دەکەنەوە کە وەکو دەڵێ شتێکی جیهانیە بۆ ئەوەی سایتیشن و باڵێنەوەیان زۆرتر بێت نازانم ئەویان تا چەند لەگەڵیان نا بڵایم لەگەر بەحسی لۆکەڵی یعنی بەحسی مشکلەی لۆکەڵی نەک لۆکەڵی بەڵێ مشکلەی حەلکەری مشکلەی لۆکەڵی ڕاستام دەکەی سایتیشنیش لۆ نەدادەوە لەو لۆشی دێوە مەدەشیکەین هیچ کێشەش هەندێک گۆڤاریشێ بە تایبەتی گرنگی بەوانە دەدا کە لە منطقەی دیاری کراو کراون دەکردرێت ئەجە گرنگە تۆ دەبی بزانی لەو گۆڤارانە بگەڕێی کە شتا بڵاو دەکەنەوە مامۆستا بەفرین باسیەوەی کردووە داتا زۆر گرنگە زۆر گرنگە ئەگەر بتوانین هەماهەنگی هەبێت لە نێوان دەستگاکان و دامەزراوەکان گەورەترین مشکلەیە خۆزگە گیان لەمە بی ئەوە بەقسەی مامۆستا بەفرینی بکەن مامۆستا بەفرین بەسپاسەوە ئەوەی کردووە زۆر باش با دێک دوشکە هەڵبژێرن کە کاتەکەمان بەرەو کەمی دەڕوا مامۆستا شیراز فەرموو السلام عليكم باش دكتور السلام سلام فرم باش دكتور عباس سلامت بی علیکم السلام مامۆستا شیرازەت سلامت بی سلامت زۆر سپاس سەبارەت بەس بەو کۆمنتەی ئەو مامۆستای ئەمنیەک بە خۆم دەستخۆش لە زانکۆی سڵاحەدین دەکەم ئێستا حالیان دەرسە چیدانایە لە بۆ AI لە بۆ مەرحەلەیەکەکان طبعا كواليتي اواني ترنازان بس من وكو خوم كما مستاي درسكما اواني استا كدكتور عباس باسي كرت همو حتى استا كرديتا محاضره ودايت ما قطابيه كانيش طبعا لو اني قطابيه كان حتى استا بلي من مرحله ساره كان زور باشرن حتى بجوجل كلاس روميش داخلين بس امن بيشناري كم ليره اويا ما مستاي زور زيرك مان هلا جامعه صلاح الدين سرتها لزنابتو دستيب كاين دكتور حق زيرك شي دسكر دي AI بكاربينين دروز بكريتن تايبت بزانكو صلاح الدين بي والله منها ما فكريتهم هي ما مستلمش لدوما اگر لبيداغوجيش لگرم بو بي دزاني كمنها مو هدف ما بلام لبرو اختصاصك خوم او اختصاصنيه بلام هر كسك بي ليره تواناي هبي بابي بسرتاوان امن حتى طاوينه كان وازي ليناين مهموشي لغري دابم طا هرچند ما عندك اي تول ما دروس كريه لبوشتي ديكا بابلين بلام لبو او بابتين نيمانا اي ديكا معناه بو نمونه بو دوزينوي جوفار journalist.info هيا شتي ديكا مان كردي بس بالنسبه وي كاتو دري اوانكو كاتو ناولاني مانا پێشنیارەکەت جوانە چێ دەیەوێ بەسەرچاوان ئەم لەگەریمە دەستەکان خۆشی ئەمنیک بەخۆم ئەگەر هەر کەسێک ئامادەیە ئەم بەخۆم ئامادەمە تیمەکەی دروستکەم دەستەکان خۆش ئەمە زانکۆی سەلاحەدین هەلقەڵ ڕێنمایەکی تایبەت بە بەکارهێنانی ژیری دەستکردا بێت وەکو گۆڤار و وەکو دامەزراوەکان پێم وایە وەزارەت زۆر بە عامی باسی کردێ بەس دەڵێ ڕێژەی ئەوەندە و تەواو بەڵام ئەگەر بێ وردەکاری دەکرێت گۆڤارەکان و زانکۆیەکان ڕێنمایی تایبەت بە خۆشیان هەبی زۆر سپاس مامۆستا دووبارە مامۆستا ڕزگار فەرموو الو
بەڵێ مامۆستا جان فەرموو. دەنگم دەگات دکتۆر گیان؟ بەڵێ مامۆستا فەرموو. سەلام عەلەیکوم. عليكم السلام. عەلەیکوم السەلام ورحمة الله وبركاته فەرموو. من مامۆستا ڕزگارم قوتابی دکتۆرام و بە شانازیەوە هەر لە کولیەش قوتابی دکتۆر هیمداد بووم و دەستخۆشی لە سەلامەت من دەستخۆشی لە دکتۆر هیمداد و دکتۆر عەباس دەکەم بۆ ئەم وێبینارە پڕ زانیاریە. نامەوێت لە کاتتان زۆر بگرم، بە کورتی پرسیارەکەم ئەوەیە کاتێک بۆ نمونە من پەرەگرافێک دەدەمە ژیری دەست کرد بۆ مەسەلەن پروف ریدینگ یان بۆ هەڵەی گرامەری، ئایا بە پلەیجەریزم حساب دەکرێت یان نا؟ زۆر سوپاس. دەستخۆش مامۆستا ڕزگار. خۆش مامۆستا ڕزگار بەڵێ کاکتۆر. ئێستا بەخۆی ئەو یەکەشکەش پرسیاری کرد بۆ لە چاتی ئایا چ تووڵەکە هەیە تاوەکو ئێستا ئەو تووڵی کە هەیە لە بۆ دیاریکردنی ئەی هەر هەمان توولە کە پلاجیارزمی پێ دیاری دەکردرێت کە بریتێ لە تێرنتن ئەگەر ئایەکەی لە 20 بەرەو سەرەوە بیدەخینتەوە هەتا 19.9 بە سفری دادنێ، واتە 19.9 لە 20ەوە دەخینتەوە 2021 کە دەشخینتەوە ریپۆرتەکە دەداتێ مامۆستا ڕزگار. لە ناو ریپۆرتەکەی دوو بەشی تێدایە AI generated AI paraphrased. ئایا ئەتو پارافرێست بە AI کردیان ئا پارافرێست بە عفویان AI بەکارهێنا لە بۆ جەنەرێشنی تێکستەکەی پارافرێز ئۆن دە مۆدیلی نییە بەس جەنەرێتت نەکردبێ ئەو های دەخینتەوە. تەواو مامۆستا ڕزگار؟ دەست خۆش بێ زۆر باش زۆر باشە. مامۆستا عەبدوڵڵا سێ کەس دەستی بەس کردەوە ئەو سێ وەردەگرین دکتۆر جان لەبەر کاتەکە تاو دەبێت. مامۆستا عەبدوڵڵا فەرموو. سلام علیکم دەستان عەلەیکوم السەلام. زۆر سپاس بۆ کاک دووڕاواز بەڕاستی کۆمەڵێک معلوماتی زۆر بەسوود و زۆر تازەی پێگەیاندین. من دوو پرسیارمان بوو لە کاک دکتۆر بەرک نەبێ ڕوونکردنەوەیان باتێ لەسەری. یەکەمیان باسی AI توڵێکی کرد هیکس بایپاس یاخود هیکس AI کە تێکستێک با بڵێن لە ئەیکات بە هیومەنایز بوویت دووبارە خۆی ئەمە ئەیە با بڵێن AI تێکستێک بووە کاتەوە بۆ هیومەنایز ڕوونکردنەوەی چیە لەسەر ئەم بابەتە؟ چۆنیش پرسیارێکی ئەم ئەوەیە باسێکی سەرچاوی دارایی کرد چۆن توێژینەوەی زانستی بکەین بە سەرچاوەیەکی دارایی بۆ کەسی توێژەر و دەستان خۆش بێت. دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا. دەست خۆش مامۆستا عەبدوڵڵا بە من یەک شتت پێ برم ئەسڵەن بەخۆی هەموو AI تووڵەکان وەکو سەرچاوەیەکی بزنس بەکاردەهێنرێت. ئەوەی کە دروستی دەکا هەمووی لەو بزنسە و دەشبینین یعنی یەک تۆز ئیشی تێدا دەکەی و ڕادەوەستی و جەیەکیس بایپاسیش عینەشتە AI لە بۆ AI بەکاردێنرێ هەر بزنسەکەیە گەرنا منیش دەزانم ئەوە شتەکە لەوانەیە یعنی هەندێک لە لیگەلی لا ببا لۆیە بمەوێ نەمەوێ ئەم بەس تووڵەکانم پێپشاندن ئەوجا ئایا چیانیان بەکاردێنرێ کامی باشە ئەوە ڕەئی خۆمتان پێ نارێم بەڵام ئەوە تووڵانەیە کە ئێستا هەیە. پرسیاری دووەمی وەڵی دکتۆر نازەم چ بوو؟ وڵای ئەم شتێکیزمەوە خەریکی خوێندنەوەی ئەوانە بووم ئەگەر کاتی مامۆستا عەبدوڵڵا پرسیاری دووەمت چ بوو گوتت چە لە غەیری مایکەکەی لە بۆ بکەینەوە بە کاتی بدەینەوە. بەڵێ مامۆستا ئەگەر مای لەسەر خەت مامۆستا عەبدوڵڵا دەتوانی، ئەگەر نا دەچینە سەر پرسیاری تر هەتا دێتەوە. مامۆستا ئاسۆ چۆن پارەی پەیدا بکەیت تاوا دکتۆرەوە لەوان نووسین چۆن پارەی پەیدا بکەیت. تەمان دووبارە مامۆستا عەبدوڵڵا من پێت دەرم خۆزگە وەزارەتی خوێندنی باڵا جێی لە من بی ئێستا ناکردرێ ساڵی 2026 دنیای AI عەسری AI وەزارەتێکمان هەبی ئەو هەموو زانکۆیەمان هەبی هیچ ئێجنسیەکمان نەبی پارەی بدا لە بۆ توێژەران لە هەموو دنیاە هەر مشکلەکە هەبی ڕاستەخۆ پەلاماری توێژەران دەدەن چۆن ئێمە ئەو بابەتەی حەڵکەین ئەودا لە دوو لایەنەوە کە ئەمە لە پێداگۆجی بەم حاضرە باسی دەکەین چۆن فەند پەیدا بکەین لە بۆ خۆمان ئەو دەستگایانە چنە کووەریانگرین ئەوە ئەمە وەکو ڕەئی 100% تەئیدی ڕەیەکەی تو دەکەمەوە بەڵام ئەگە بچینە ناوێ وەڵاوە لێرە ناتوانینەوە باسی بکەین دکتۆر. زۆر سپاس مامۆستا ئاسۆ حەمید فەرموو. بەڵێ دەستان خۆش بێ بەڕاستی بابەتەکان زۆر جوان بوون دەست خۆش بێ دکتۆر عەباس ڕێزی دکتۆر ئاسۆ جان خۆشحاڵ بووم دووبارە تووڵانە. وەڵی پرسیارەکەم تقریبان وەکو ئەو بەڕێزانی پێشی من بوون پرسیارەکەم ئەوەیە باشترین طریقە چییە یعنی ئێمە بەدەستی خۆمان بینوسین دوایی بیدەینە AI یاخود هەر AI جێنەرەیت بێ و دوای ڕفرەیز بکرێت یعنی ئەمە بەڕاستی شتێکە وازەح نییە نازانی تۆ یعنی ئیسە ڕاستە هەنێک توڵت باس کرد وەکو تەرنەتۆن ئەوانە لەوانەیە بایپاس بێ بەس چیە زمانی ئەکاسبینێ
شتێکی تر دروست نابێ و بە هەمان شێوە ئەوە بکە مەسان بڵێ وڵا ئەوە بەشێکی AI بووە بەشێکی AI نەبووە ئایا ئەوە هەندێکی بەدەست بووە هەندێکی بەدەست نەبووە یعنی شتێکی کە وازەح نییە ئەو ئەگەر بتوانی بۆمان وازەح بکەیتەوەیان باشترین طریقەمان پێ بڵێ مەمنونە بێ دکتۆر ئاسۆجان دەستەکان خۆشوی ماشەڵڵا بەخۆشت لە بواری دیجیتاڵی و ئەلکترۆنی یعنی پێرفێکتی من دەزانم دکتۆر ئاسۆ ئێستا سەرەتای سەر هەڵدانی ئایە لۆیە شتەکان لە لاما غامزە وەکو ئەوەیە کە با بڵێن یەکەم جار کۆمپیوتەر هات وەکو ئەوەیە یەکەم جار ئینتەرنێت هات ئایا ئینتەرنێت بەکاربینین کور ئەو هەموو شتە خراپی حاسبە کە دروست بوو حاسیبەوە نییە ئایش بە هەمان شتە کاکە ئێستا نازانین چی لێ بکەین ماوەچی دیکە هەمووی ڕوون دەبتەوە دکتۆر جان کورتەکەی پێدەرەمەوە هەموو ئەو تووڵانەی کە هەیە لە بە دوو هەدەف دانراینە هەدەفی یەکەم کورتکردنەوەی کاتەکە دوو دەستگەیشتن بە هەندێک زانیاری کە پێشتر مستحیل بۆ دەستت بگاتێ ئەو کەسەی کە بەکاری دەینی لە هەر بوارێکی بۆ نمونە ئەمە گوتم لۆ فکرەی ئەتو ئەگەر ئێستا ئەگەر بیر بکەیەوە فکرێک دەبی کۆنتاکت بە 50 کەسی بکەی بزان چ مشکلەکەی ئێستا لە ئایتوڵی دەپرسی لە ماری خۆت بە ماوەی نیو سعات پێ دەڵکا کە مشکلەکان لە چەندرە فەرمو بڕۆ دایرێکشنی خۆ دیاری بکە کەواتە هەدەفەکەی لە هەر هەموو ئایتوڵەکانی کە بەکاری دەینی لە بۆ هەر خوتوە چی شتێک بەکاردێک کە ئەمن پێتانم شاندا کاتت لۆ دەگەڕێنەوە دەستت دەگاتە زانیارێکی کە پێشتر مستحیل بۆ دەست بگاتێ ئەو بەڕێزی یەکەم جار دەستی برس کرد بوو ناوی جیهازەکەی دەرچووە فەرموو نازانم مەگە خۆت بناسێنی ڕێدیمی 9S فەرموو سڵاوتان لێبێ شەوتان باش شەوتان باش سڵاوتان لێبێ شەوت باش سەلامەت بێ عەلەیکوم سەلام سپاس مامۆستا عوسمانم لە سلێمانی جامعەی پۆلیتێک سەرچاوان ئوستاد دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سوپاستان دەکەم بەڕاستی دەستخۆشێکی زۆر زۆر و سپاس و پێزانێکی زۆرم هەیە بۆ جەنابی کاکتۆر عەباس من 6 ساڵ لەمەوبەر هەر خوێندکاری پێداگۆزی جەنابیان بووم ئێستاش هەموو شتەکانم حفظ کردو لای خۆم و ئیسفادەی زۆریان لێ دەکەم دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی خاوەنسکیس و بەهرە و نۆڵێجێکی فراوانە دەستخۆشی لێ دەکەم هیوادارم تەندروست باش و تەمە درێژ بێ زۆر سپاس دەکەم بەڵای ئەوەی کە ڕاستی شتێک لای من دروست بوو وازەح نەبوو لەسەر ئەو ئەپانەی کە بەکاریان دێنی بینکەکان بە تایبەتی جوونی و جولیەسەکە ئەم دوانە من پرسیارەکە ئەوە بوو وتی کە تۆ داتاکە داتا دێنی بۆ تحلیلاتی بانات و بەحسەکەت بۆ ڕێنجمنت دەکات و هەموو شتەکانت بۆ دەکات بەڵام تاوان بەپارەیە پێ دەڵێ کە لی دەدەنەوە بە تابەتی دەستکۆبەس و ئیمپاکت فاکتەر وانە کە دەرناسیە پێ دەڵێ ئەمە ئایا کردوێتی لە 100 وتی بەشێک هەیە کە بەشی هومانیکە کە هومانستیە کە دەتوانێت لای ئای دەرناسێ ئەم ئایا کێشەی بەس لەگەڵ داتا هەیە لەگەڵ تەواوی سیۆرەکە بەعام لەگەڵ داتا مامۆستا گیان ئەو پەبلیشەرانە مامۆستا عوسمان جارە زۆر خۆشحاڵ بووم کە جۆم لێت بۆ جارشکە ئەو ئای تووڵانەی کە با بڵێن ئەمە بەکاری دەهێنین هەمووی دوو ئیتیکسی ڕئیسی هەیە دەرێ مەشکێنە هەموو مجەلەکان هەموو پەبلیشەرەکان دەرێ ئەو دوو ئیتیکسە ڕئیسیە مەشێنە ئەویش یەکەمینیان داتای پێ دروست مەکە یعنی بیسەلمێنە ئەو داتایە ئەتو دروست نەکردیە و بەخۆی چوو داتایەکەت پەیدا کردیە ئەوە خاڵی یەکەمینیان خاڵی دووەمینیان ئەوەیە دەبی کاتەکە بەحسەکەت نووسیەوە نابی وەکو توێژەرێک لەگە خۆت بەکاری بینی بۆ نمونە نەڵێ بۆ نمونە ئەمە توێژنەوەی دەکەین و جولیەسمان بەکارێنە نەرێ عوسمان عەباس لەگەر جولیەس شتیوانەکەی هەبرێ ئەو دووەمان کردیتمان بەڵام بەم سەعادەی جولیەس کردیتمان ئێستا مامۆستا هەلەگە قسەکانی تو ڕفرێشەکەم لێ داوە ئێستا گەسەی دکەی بەنسبەتی جولیەسەکەی ئێستا لێرە داتایەکەی دەزانم ئەو داتایی کە دایتمێ ئوستاس ئەو داتایی کە دایتمێ ئۆتە ئێستا بە پایتۆن داتایەکەی کۆدەکەی لە بۆ دانام دواتر لە بۆی کرمە تێبڵ ئۆتە تێبڵەکە دواتر ئەو تێبڵی هەستا بە چەند ئۆپشنەکی جیاواز هەر هەمووی فیگەری لە بۆ دروست کردیمە بینیتە و ئەو فیگەرانەش هەمووی دەتوانی داونلۆدکەی و یعنی کێشەکیشی نییە وازحە ئەوە ئەو بەنسبەتی جولیەسەکەی دەستان خۆش زۆر سپاس مامۆستا شاگوڵ دەستی بەرز کردنەوە با بفەرمی مامۆستایان لەبەر کاتەکە هاوکارمان بن داکوردکردنەوەی پرسیارەکان تکە مامۆستا فەرمی
شاتان باش زۆر سپاس بە دکتۆر عەباس بۆ وێبینارە گرنگە دەست خۆش بێ مامۆستا عەباس مامۆستای خۆم بۆ من کات شانازی پێ بکەم خۆشحاڵ بووم سەلامەتی مامۆستا. پرسیارەکەی من سپاس دەکەم پرژێ دکتۆرگیان بەڕێزی سەبارەت بە ئیفیک بوو چونکە بەڕاستی ئێمە لە دەستەی کوردستانی بۆ یەکەم جار لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا و سەرجەم وەزارەتەکانی یەکەم کۆشتاکارمان پاڵپشتی وەزارەتی خوێنی باڵا تعمیم کرا بەسەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان و تەنها خوێنی باڵا نەبوو بۆت هەبوو لە هەر شوێنێک کە پێویستی بە ئیفیکە بێت بەشداری ئەو کۆرسە بکەیت کە 15 هەفتە بوو لە زمانی ئەوانە باسی توڵی ئایش کرا ئایا ئیفیک لەم دنیای ئای و ژیری دەستکردا چۆن جێگەی ئەبێتەوە بەڕێز ئاماژەت بە یەک دوو سلایک لەسەر ئیفیک بەڵام ئەگەر هاتوو بەکار بێم بڵێ هیومەناکی خۆش مامۆستا شاگوڵ قەتا دەبی نازام لای منیش مامۆستا شاگوڵ گەیشت AI و ئیثیکسی بەکارهێنانی AI والله ئەو مناقەشەی زۆری دەوێت هەرچەندە من حەزم نەکردوە برم ئەم بە خۆم ئەندام بووم لەو لیژنەی کە لە وەزارەتی خوێنی باڵا دروست کردرا لە بۆ AI دکتۆرە ژاڵە و دکتۆر ئیبراهیم حەمەڕەش و چەند مامۆستایەکی بەڕێز لە دووهۆک لە سلێمانیشی تێدا بوو ئەو بابەتە زۆری دەوێت ئیتر ئەوە دنیاەکەەوە کۆنتترۆلی کردیە بەڕاستی لە کۆنتترۆلی من و وەزارەت و کوردستان و عێراق و ئەوانە دەرچووە ئێستا خەڵک وا باسی شتی دیکە دەکات ئێستاوە باسی وی دەکەن دەرێن زانکۆیەکان مۆدیلی نمایەنە وەکو توێژینەوە لۆ ئەمە ناچینە ناو بابەتەیە من وەکو زانیاریەک ئەوانەی کە پێویست بوو پێم گەیاندن دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا بەختیار فەرموو مامۆستا بەختیار فەرموو سڵاو مامۆستا بەڕێزان لەوانەیە بتوانین پرسیارە یەک دوو پرسیاری تر وەگەن چکە بەڕاستی کاتەکە زۆر تێپەڕیە بەڵێ دکتۆر جان فەرموو مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەباس سپاس بۆ ئەساسکردن ویبینارە نامێت زۆر کاتی ئێوە بگرمەوەتم کاتەکەش بەرە کۆتایی پرسیارم لە بەڕێز کاک دکتۆر عەباسەیە کاتەکە باس کرد سەبارەت بە گەڕان بە دوای کێشە گاپێک بدۆزیەوە لەو سایتی کە باس کرد لەو توڵە ئایا ئێمە دەتوانین ئەو کێشانەی کە لە دەرەوە بڵێن توێژینەوە لەسەر کراوە سەبارەت بە بەشی کۆمەڵایەتی و زانست و ڕاتەکان باز دەکەم دەتوانین ئێمە لای خۆمان هەمان کێشە بەکار بێنین بۆ دامەزراوە یاخود بۆ کۆمپانیایەک کە لەوانە ڕکمیشکردنی کۆمپانیا یاخود دامەزراوەتی ئێمە جیاواز بێ لەوانەی دەرەوە دەتوانین هەمان کێشە بێنین لەسەر داتا و زانیاری کۆمپانیا و دامەزراوەکانی خۆمان کێنە توێژینەوە یاخود نە سپاس بۆ وەڵام دەنەوە زۆر سپاس مامۆستا بەختیار خۆش والله دکتۆر ئیمداد ئەمە دەمەوێت قسە چی بکەم طبعا وەکو ما برێن کۆتا قسە بێت چەندە دوو مامۆستا بەڕێزەشمانە پرسیار بکەن بەڵام ئەگەر ئەمە وەرگرم و ئەوان وەرگرا و جەم پێشنیاری بە و مامۆستا دیاری وەردەگرن مامۆستا نووسەیبە فەرموو سڵاو کاک دکتۆر زۆر سپاسان دەکەم تۆزێک پەلە بکەن یەکسەر مەمنون دەبێت دەستان خۆش بی سپاسان دەکەم زۆر سپاس لە بۆ کاک دکتۆری کە ئێستا بە شانازی و قوتابی ئەوم لە پێداگۆجی سپاس لە بۆ هەموو ئەو زانیاریانەی کە دەبەخشیتن کاک دکتۆر وڵایم پێشنیارێکم هەیە بنسبەت ئەو وانەیە کە زیاد کرا لە بۆ قوتابیانی قۆناغی یەکەم لە کۆلیژەکان بەڕاستی ئێمە کە بووینە قوربانی لەگە ڕێزم لە ئەو مامۆستایانەی کەوانەیان پێگوتین ئەم ڕێز و سڵاومان هەیە و خۆشەویستیمان هەیە سوپاسیان دەکەین کە ماندوو بوون لەگەڵمان بەڵام دەمانەوێت کاک دکتۆر ئەگە بەڕێستان وەکو لایانی سەرەوەتر لە ئێمە ئەو مامۆستایانەی کە وانەی ژیری دەستکرد دەرێنەوە یعنی هەڵێنجراو بن پڕ زانیاری بن ڕاستی جیرێک پەروەردە بکەن و پێ بگەێنن کە وەکو ئێمە نەبن دەست خۆش بێ گەیشتیارەکەت مامۆستا نووسەیبە زۆر سپاس مامۆستا دیار خەلیل مامۆستا دیار فەرموو هیوادارم باش تەندروست بن سپاس بۆ وێبینارەکەتان ماندوو نەبن پرسیارێکمە بوو لە بەرەی کۆتاییە کاتێکە وەرگێڕانێک بکەیت بە AI بە هەر تۆڵێک بێت ئایا ئەچێتە ڕقالبی پلەجەریزمەوە یان نە سپاس بۆ وەڵامدانەوەتان زۆر سپاس مەمنون بەخۆی لە مامۆستا دیاری وەکو وەڵامێک لە بۆ تو هەتاوەکو ئێستا بە قوترین توولی وەرگێڕان کە هەبی
پرۆژەکە بە ناوی بلە دۆت IQ کە لە بۆ کوردی و عەربی و ئینگلیزی لەو بەینەی دەیکا. پرۆژەمان زۆرە با بڵێن لە کوردستان کە ئیش دەکردرێت لەسەری بەس ئەو بلە دۆت IQ لە هەمووی بەقوترە. هەر مامۆستایەکە لە بۆ زمان دەیەوێت ئەدەتوانی ئەوەی بەکارەبینی BLI.IQ حتا تێکست لۆ دەکا کتابیش لۆ دەکات. دکتۆر جەم بە ئەویان پێپشاندە بە هەر ئەو سوودەش بگەێنین. ئەوە یعنی با بڵێن تووڵەکانی دیکەی کە بەکاردەهێنرێت لەو بوارەی تووڵەکان تەنها تێکستن بەس ئەوە جیاواز لە هەموو تووڵەکانی دیکە چەند شێوازێکی دیکەی هەیە. بۆ نمونە دەتوانانی لە ڕێگەی با بڵێن دۆکومنتەوە لە ڕێگەی OCRەوە بەڵێ دیکەکەش دادنێن بەسەر چاو ئەوە دەتوانی با بڵێن لە هەموو ڕێیەکەوە ئەتو بیکەی بەداخەوە پلاجاریزم نەمزانیە ئەو ئەم تێدەگەم مامۆستا چ دەرێت مەبەستی ئەوەیە لەوانەیە یەکێک بچی بەحسی بە زمانێکی ئینگلیزی بینی بیکاتە کوردی و تو ئەوەی ئاسان نییە بەڕاستی. ئەمە دەگەڕێنەوە سەرەوەی ئەو کەسەی کە توێژینەوەی دەکات لە پێش هەموو شتێکی دەبی ئەخلاقیاتی توێژینەوەی بپارێزی ئەوە کە زۆر زۆر گرینگە نییە نەخێر تۆڵک نییە. دکتۆر جان ئاخر قسە ئەوەی کە من دەمەوێت لە کۆتاییەکەی بیرم ئەگەر دەتەوێت باشترین ئیسفادە بکەی بڕۆ خولەکی چۆنێتی نووسینی پرۆمپت ببینە. نووسی بووم پرۆمپت ئینجینیرینگ کۆرس و وەرکشۆپ زۆر زۆر گرنگە بەڕاستی. بەڵێ ئەوە ئێستا زڕوریە لە هەموو ئاستەکی تەڵەبەی بەکەلۆریەس بی ماستەر بی دکتۆرابی پرۆفیسۆر بی لە هەر ئاستەکی بی چۆن پرۆمپت دەنووسی ئەوەیە کە ئەتو جودا دەکاتەوە لە گەیەکەکی دیکە. دوو کەسن هەمان فکریانەیە هەمان شتیان دەوێت بگەێنن بەڵام یەکەچان شارەزایە لە نووسینی پرۆمپتەکەی زۆر بە جوانی دەیدات یەکەش کە شارەزانیە لەوانەیە ئەو زانیارەی نەداتێت کە ئەو دەیەوێت. زۆر زۆر سپاس دکتۆر ژیان خۆشببینی زۆر زۆر سپاس دکتۆر کاتەکە هەر ئەوەندە بەشی کردەگەنا پرسیار شتیش زۆر بوو ئاخر پرسیارکە گرنگ بوو لەلام لە چاتەکە بەبەرچاوم کرد. دکتۆر پێشنیار و ئامۆژگاری چییە ئەگەر یەکێک لە ئێمە لە توێژینەوەک دیتی کە شتێکی غەڵەت هەیە هەم زانستی هەیە هەم ساختەکاری هەیە ئایا بێدەنگ بین یا قسە بکەن؟ نەخێر دکتۆر جان ئەوە پرسیارە وەڵام منەوە نەمدیتێ بە شتێکی زۆر زۆر باش کردیە بزانم بینەرە یا ئەگەر بنارە نازانم وەڵا هیچ ناوەکەم بینەر ماوسێ بنێت. طبعا مام دکتۆر جانە توش باسەکت لێ کرد دەستگایەک هەیە ئەو دەستگای لەسەر مستەوای عالم ئیش دەکا ئەو دەستگای پێی دەگوترێ ڕیتراکشن وۆچ ئۆتە ئەوە با بڵێن ئەوەکەیتی چۆن بۆ نمونە یعنی باو دەستگای بشو بهێنین بەوەی کە ها لە بواری میدیایی مەجموعەک دەستگا هەیە دێن چاودێری مەرسەد و باڵێن ئەوەی وای ڕاست ئەنەکە دێن با بڵێن متابعی بواری میدیایی دەکەن ئەها کاکە ئەو هەواڵە هەفەیەکە ئەو هەواڵە ڕاستە لەو شوێنەی شتێکی واوەرگرن ئێرە ئەوەش تقریبا بوویتە شتێکی باش ینی کۆنتڕۆڵەکی دەکات دکتۆر زۆر زۆر باشە کۆنتڕۆڵەکی کردیە لەسەر ئاستی عالم کە ئەو کەسانێک کە فێڵ دەکەن لێرە کەشفیان دەکات ناوی بەحسەکانیان دادنێ یعنی لە چەند دەرفێڵیان کردیە لۆ بوویتە هۆکارێک کە بەحسەکان ڕیتراکتی واتە یعنی سەحب بکردرێتەوە هەرچەندە ئێستا شتی زۆر لەوەی باشتریش هەیە ئێستا سایماگۆ کە بە قوترین با بڵێن دەستگایە لە بواری ڕانکینگی جامیعەکانی عالەمی ئێستا شتێکی نوێی دانایە ئەوە تقریبا مانگێک دەبی ناوی لێنایە ئینتگریتی ریسک ئینتگریتی ریسک چییە ئۆتە لێرە ئەوە پێ دەرێتن ئایا نەزاهەی ئەکادمی توێژینەوە پارێزراوە یان پارێزراو نییە کام زانکۆ یەکەمە لەسەر ئاستی هەر وڵاتە کام شتێک دەتوانی لێرە ببینیەوە یعنی کەواتە ئێستا تەکنەلۆجیە با بڵێن دەستگایەکی دیکەمانەوە دەستگای پێ دەگوترێ RI سکوێر ئەو دەستگایە دێ ساڵانە لە هەر زانکۆیەک توێژەرەکانی چەند گەندەڵی دەکەن هەم ئەو شتێکی زۆر باشە لەوەی ئەتو ئاگاداربی توێژینەوە نەکەی بەس لە پێناوی ئەوەی کە توێژینەوەی بکەی ئەو جە لیستەکەی دادنێ لە چێن دەر با بڵێن فرت و فێڵ کردرایە هەموو شتەکان دادنێ. دەست خۆش دکتۆر جان زۆر زۆر سپاس بەڕێزان ئەو بابەتانە قسە زۆر هەڵدەگریت دەزانم بەڕێزێک دەستی بەرزکردەوە مەجموعەک پرسیاری شێ بەس بەداخەوە ناتوانین کەسی تر وەربگرین چونکە بەڕاستیەوە
ساعاتك و47 دقيقة لسر ختين با ڕێز لە هەم کاتی دکتۆر و هەم لە بەڕێزانیش بگرین. بەڕێزان دووبارە بەناوی ئەکادمیای مێگامایند پلس زۆر سپاس لە بۆ پرۆفسۆر دکتۆر عەباس بورهان قادر ساڵحی کە ئەو وێبینارە پڕزانیاری و پێویستەی پێشکەش کردین و کاتی خۆی تەرخان کرد. پێتان ڕادەگەێنین کە تۆمار کراوە، دوای تۆمارەکەش بڵاو دەکرێتەوە، بەڵام لە کەناڵی یوتیوبیش بە لایڤ بە زیندویەکە گوازرایەوە لەوێندەرش دەتوانن بگەڕێنەوە سەری لە زووترین کاتیش هەم لینکی تۆمارەکە هەم سلایدەکانیش لە بۆ ئێوەی بەڕێز دەنێرن لە چەناڵی وەتسەپی مێگامایند پلس. لەگەڵمان بن بۆ هەفتەکانی داهاتووش وەکو پێشتریش بڵاومان کردەوە لەم مانگەدا لە مانجی 4 ئەوە یەکەم وێبینار بوو. 3 وێبیناری تر ئامادە کراوە کە یەکیان لەسەر هەفتەی داهاتوو لەسەر دەنگ و جوڵە لە وانەگوتنەوە و پێداگۆجیە، دوای ئەوە لەسەر نۆتبوک ئەڵێمە، دوای ئەوەش لەسەر پێدانی نازناوی زانستی و ئیزراعەتەکانیەتی کە بەسپاسەوە هەرێک لەلایەن کەسایەتیی بەناوبانگ و شارەزا و پێشکەش دەکرێت. ئێمە دووبارە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە لە هەموو کوردستان لە دەروی وڵاتیش لەگەڵمان بوون، لە فشارەکان نووسراوە هەمووی تێدایە کە ئەوە جێی خۆشحاڵیە مێگامایند بۆتە سەکویەک بۆ کۆکردنەوەی ئەوانە کە ڕەنگە لە ڕێگای ئەو زانیاری و ئەو یەکترناسینەوە ببێتەوە هۆی هەوێنی بەیەکەوە کارکردنێکی زیاتر. سۆران، سلێمانی، کەلار، مەسیح، پیرمام، ڕانیا، ڕەواندز، هەڵەبجە، کەرکووک، سەنگەسەر و پشدەر، دهۆک، هەڵەبجەی شەهید، شەقلاوە، ئەو هەموو ئەو شوێنانن کە مامۆستایانی بەڕێز تێدا بەشدار بوون لە لامان کە جێی خۆشحاڵیە بەڕاستی. کاکتۆر ئەگەر قسەی کۆتایی هەبێ ئەمە تەواو بێ. زۆر سپاس دکتۆر، ئەمنیش خۆشحاڵ بووم وەڵاهی وەکو مامۆستا وابزان مامۆستا زۆزان بگوتی، یعنی علمیش زۆر خۆشە بیگەێنێت، چکە من هەموو جارێتەکی لەوەی دەکەمە لە پێداگۆجی زۆر مهمە ئەو علمەی کە پێتە بیگەێنی هەتا لە لای خۆت تەسبیت ببیەوە شکە زەکاتە. بە تایبەتی ئەمن لە کارکردن لەگەڵ تو جێگەی شانازیە لە هەر شوێنێک ئەگەر مێگامایند پێویستی بە من بی هەر کەسێکیش دەزانن، یعنی ئەوەندەی بە توانای من و کاتی من ئەوە بی ئەمن یعنی شانازی دەکەم خزمەتێک بگەێنم و شانازیش دەکەم بە تایبەتی لەگە تو ئیش بکەم. دەستان خۆش بێ ئیشەکانتان هەمووی پرۆفشنەڵە. زۆر سپاس بەڕێزان، شەوگاتان شاد و انشاءالله هەر لە خۆشی و لە شادی داهاتکە دەبینەوە. ڕوخسەتتان کۆبوونەوەکە و سێشنەکە کۆتایی پێدێن. واتان لەگەڵ. حافظ.